find some place to go. کاتە بابەتەکەمان باسی چییە؟ چۆن خۆمان ئامادە بکەین بۆ پۆلی 12 ئامادەی. کێ لێوە حەزەکە یەکەمی هەرێم بێ؟ باش مبارەک ئەو هەموو یەکەمە جاڵا تەلەفۆن کە بۆ وەزیر بڵێ کاکە خۆت ئامادە بکە هەمیان ئەمانە یەکەمی هەرێمن ئینشاڵڵا مبارەکتان بێ زۆر باش. ئۆکێ یەکەمی هەرێمی چی پێویستە؟ ها یەکەمی هەرێمی نا ئینسان بۆی سەرکەوێت چی پێویستە؟ چی پێویستە؟ هەوڵدان ئۆکەی چیتر؟ کۆڵ نەدان چیتر؟ متمانە بەخۆ بوون ویست ئێرادە هیوا حەس گەشتبینی ئامانج دەستخۆش تاو هەموو حەزەرەکە زانێت پێویست ناکەم قسەکەم هەمووی ئەوەیە هەمووی قسانێ زۆر باش. چوار بابەتی سەرەکی باس بکەین ئینشاءڵڵا ئەمڕۆ. بابەتی یەکەم کۆمەڵێک یاسایە ئەم بابەتانە کاڵین یاسایە ئەنی هەر لە خۆمانەوە نەمان نووسیوە باڵکو کۆکردنەوەی زیاد لە 8 ساڵە باشە شخصی خۆم ئەو تەلەبانەی ڕامان هێناون ئەو ڕاهێنەرانەی سوودمان لێوە گرتوون ئەو زانستەی کە وەرمان گرتووە کۆکراوەی 8 ساڵە یعنی 8 ساڵ فعلا لە 1 ساعت وەرەگری یا لە 1 ساعت چارەکە وەرەگری لەبەرەوە بە زۆر باش ئامادەی خۆت دەربڕە بۆ جۆگرتن. یەکەم یاسا کە باسەکەین یاساکانی بەر لە خوێندن پێشەوەی دەستکەی بە خوێندن کۆمەڵێک یاسا هەیە بێ ئاگاداری بیت ئەبێ تەطبیقیان کەی ئەبێ وریایان بیت. دووەم شت یاساکانی کات کۆمەڵێک یاسا هەیە تایبەتە بە کات ئەبێ ئاگات لێ بزانین چۆن مامەڵ لەگەڵ کاتی خۆتاکەی. سێم شت یاساکانی یادگە یعنی زاکیرە چۆن زاکیرە شت لەبەرەکە سێ خاڵی سەرەکیمان هەیە باسێکی. چوارەم شت کۆتا شت باسی کۆمەڵێک وەهم ئەکەین وەهم یعنی کۆمەڵێک شت کە ئینسان پێی وایە ڕاستە بەڵام ڕاست نییە باسی ئەوەکەین ئەم وەهمانە چین چۆنیان ناسیتەوە چۆن خۆتیان لێ نەجات دەدەین. ئۆکێ با بڕۆینە سەر خاڵی یەکەم. خاڵی یەکەم چییە؟ یاساکانی بەر لە خوێندن یاساکانی بەر لە خوێندن. ئۆکێ یاساکانی بەر لە خوێندن یەکەم شت لە یاساکانی بەر لە خوێندن پرسیار چیت دەوێت چیت دەوێت ئەم پرسیارە گەورەترین پرسیارە کە بێ مرۆڤ لە ژیانی خۆی لە خۆی بکە. چیتەوێت لە پۆلی 12 ئەتەوێت چەند بەدەستبێنی ئەتەوێت بەرەو کۆ بڕۆی ئەم پرسیارە لە خۆت کردووە تا ئێستا چەند کەس ئەم پرسیارە لە خۆی کردووە زۆر باش نیوەی لە خۆی نەکردووە ئەو نیوەی تریشی پێویستە لە خۆی بکە چیت ئەوێت. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ هەولێر باش دوو ڕێگا هەیە یا لە هەولێرەوە کەین بۆ لە یا لە کوێوەی لە کوێشەوە دوایی لە دوکانەوە تەقسیمەوێ یا لە کیکە سماقەوە دێ یا لەم لاترەوە دێن یا ڕێگەی هەیبەت سوڵتان یاخود لەم سەرتر ڕێگەکەی تر نازانم چی لەبیرم چۆتەوە گیان بیزەبت ئەو شوێنێک ئەو برادەوت یاخود یەکسەر لە کەرکووکەوە ڕۆین وێن بووە کەواتە ئێمە زانیمان چیمانەوێ بۆیە گەیشتین بە ئامانج. ژیان وایە گەر نەزانین لەو سەر چیتەوێ ناگەی بە ئامانج بە هیچ شێوازێ ئەمڕۆ زۆر زەڕورن باشە گەنجەکان زۆر گرنگە بزانین چیمانەیە لە پۆلی 12. یەکەم پرسیار کە من لە تەلەبەیەکەم دێ بۆلام ئەڵێم ئامانجت چییە؟ یەکەم پرسیار هەتا ئەوانە لە پرۆگرامی ستەدین واز لە تەلەبە نایە فێری وا بێ ئامانج بنووسێ ئەبێ ئیلا فێر بێ ئامانج چییە چۆنە نووسرێ نەک بۆ پۆلی 12 بۆ دوای پۆلی 12 تکا ئاگادار بە ئێمە شتانەی باسێکەین تەنها بۆ پۆلی 12مان نییە بۆ دوای پۆلی 12شمانە گەداری ئەوە بن بۆ دوای پۆلی 12 ژیان لەسەر بەدان کاتە یەکەم خاڵ چییە؟ یەکەم خاڵ چییە جەماعەت؟ چیتەوێ؟ ئۆکەی وەڵاوەتی تۆمە باش. دووەم شت لە یاساکانی بەر لە خوێندن بۆ ئەتەوێ ئێستا یەکێک لەم خۆشەویستانە ئەمەوێ خۆی تەبەڕوعکە یاڵڵا پرسیارێکی لە یەکەم چیەوێ کە جوابی هەیە تۆزە پرسیاری تری لە یەکەم ئامادەی خاتوکێ؟ خاتولانە خاتولانە چیت ئەوێ لە پۆلی 12 بۆ ئەتەوێ دەرەجەیەکی بەرز بێنی بۆ ئەتەوێ بچتە کۆلێژی پزیشکی بۆ حەزت لە بوارەکەیە بۆ ئەتەوێ چارەسەری نەخۆشکی بۆ ئەتەوێ خزمەتی مرۆڤاتیکی بۆ پێویستە دڵت خۆش بێ ناکرێت بۆی ژیان بەر بۆ بێ ژیان بەردەوام بێ یاڵڵا ئافەرن زۆر باشاو لەگەڵمان تەواان هەیە لە دووەم پرسیارە پێشێکەوە زۆر باشات یافەرن عەلەیکم سەلام بۆ ئەتەوێ ژیان بەردەوام بێ ژیان بەردەوام بێ دەست خۆش چاپڵێ بە خاتولانە
یاڵە تۆ لە دواوە دەستەوە بڕی بوو چیتەوێ بەڵێ وەڵا خۆشی تۆمێ لەڵم چاومانی یاڵە چیتەوێ بۆ تەوێ دەرەجەی بەرز بێنی بۆ تەوێ کولەکە و بەرز بی بۆ تەوێ کاریگەری هەبێ لەسەر دەوروبەر باشە بۆ تەوێ خزمەت بکەی بۆ ئامانسە بۆچی سوودی دنیا و قیامەتی تەوێ هەڵا نەکەن ئەسەر پێتان ئەڵێم چیەکەم فعلا ئەمە پرسیارە بێ لە خۆتی بکەی بۆ تەوێ قبل دكتور دواز بني ناقص كده بوته اوكي شغلك بو برا عليك السلام ورحمه الله وبركاته داعي برنك انك عندك تعمل فيون بس خيناك يو نزيك ترن يعني لنوري من زياده ورقدم هنا شيخي طريقته لنوري من زياده ورقدم اوكي باش بارك الله برزاد يا سايبر لخويندن پێش ئەوەی ئامانجەکەت سابتکەی لانی کەم شەش جار بەخۆ بڵێ بۆ ئەمەوێ سەرکەوتوو بم بۆ ئەمێ لەو کۆلێجە بم بۆ ئەبێ لەو کۆلێجە بم بۆ ئەبێ وابێ بۆ ئەبێ هەموو بۆ یەکیش زیاد لە یەک وەڵام بیتەوە ئەو کاتە گەرتوانیت زیاد لە 6 پرسیار لە خۆت بکەی و هەر وەڵامی هەر پرسیارێک زیاد لە وەڵامێکت هەبێ کەواتە تۆ تا ڕادەیەکی باش دەتوانی جێبەجێیکی ئەو وعدانەی بەخۆ جێبەجێیکی تا ڕادەیەکی باش تێگەشت نێستە زۆر کەس دەڵێن بۆ تەمای چی بێنی وەڵا ئەوەی خوابیە باش با تەمای کوێی بە تەمای فڵان کۆلێج بۆ بە تەمای فڵان کۆلێجی وەڵا لەبڕی تەعیناتی هەیە ئۆکەی کەواتە ئەم زەلامە بۆ تەعیناتی ژەکە بۆ بە تەمای فڵان کۆلێجی وەڵایی لەبەرەوەی دایکم پێخۆش کەواتە ئەم زەلامە لەبەر دایکی ساییەکە بۆ بە تەمای فڵان کۆلێجی وەڵاهی لەبەرەوەی خاڵم وواڵێ وەڵاهی وتیان کۆلێژی فڵان زۆر باش ئاگادار بن چکایە ئێمە لە پرۆگرامی ستەدی تەلەبە فێریەوە ناکەین وەرە ئیلا بێ سەد بێنی ئیلا بێ سەد طب لەبەر خۆم لە طب بووم نەخێر ئەڵێن وەرە ئەو شتە بەدەستبێنە کە تۆ ئەتەوێ نەک دایکی یا باوکی یا دراوسێکت باشە بەڵام بەم تەریقەیە بەد ئاسانتر بەدەستێنی لە هەمان کاتا خزمەتی خۆت و چوار دەوریشتی کرد چییە زۆر نەجوڵەن گیرە خواردەوە دەستمەوە ئاوا پێیەکەم فۆڵێ ڕەسم دەگرم خۆگاڵتە نییە کەواتە چەند جار لە خۆمانە پرسین بۆ لانی کەم 6 جار بۆچی وا پرسین بۆچی بڵێین بۆ وی بگەینە کڕۆکی وەڵام ئەزانم مرۆڤ چیەوێ لەسەر زەوی ئێوێ خۆی بسەلمێن هەندێک اینجا بۆ ئێوێ خۆی بسەلمێنێ اینجا ئەمە بە فەلسەفەیە حکاتی مێشتان بیستووە حکاتی مێژ نازانن حکاتی مێژ چییە های هاوە حکاتی مێژەوە نییە شیردا بۆ داپیردا هەر ناگێتە نەتیجە بەرحاڵ بۆ ئینسان ئێوێ خۆی بسەلمێنێ تحقیقی خۆی بکە سەبەب لەبەرەوەی پێویستیەکی نەفسێتی ئینسانە خواوەی دروست کردو هەندێک ئینسان هەیە بە باشی توانێت خۆی بسەلمێنێ وەکو مامۆستا مستەفا زەڵمی خۆ ئافریقا وایە هەندێک ئینسان هەیە ناتوانێت بە باشی خۆی بسەلمێنێ بە هەڵا خۆی سەلمێنێ حتا زۆر کات بەحث کراوە لەسەر ئەوانەی کە بانقەکانە بڕنا دزی گەوراکەن لێیان پرسی وەنەرەکاکە بۆ دزیەکەی ئەڵێ وەڵا زۆر بیرم کردەوە ئاسانترین ڕێگا بۆ ئەوەی بچمە کتێبی گینسەوە چییە ئەوەیە بچم بانقێکی زۆر زەخم ببڕم ئەڵێن مهمترین دز لە عالەمە تاو فەلەبەرەوە بڕیارە ما بانقەکە ببڕم یعنی ئەگەداری ئەو قسەیە سەبەبی ئەم قسەیە چییە ئێوە خۆی بسەلمێنن ئێوەی خوێندکاری 12 ئامادەی ئەتانەوێت خۆتان بسەلمێنن بەرامبەر بە واقعەکەتان جارێکی کەی لێمەوە چۆرە ئەو کۆلێجەی خۆت حەزت لێ چۆرە ئەو بەشەی تۆتەوێ بەڵام زۆر باش خۆتی بامادە بکە اتفاقمان کرد تەواو ئەگە پرسیارەکان هەڵگرین بۆ دوای چۆنە یاڵە قەیناکە یارمەتی تێ بارەکە الله زۆر پرسیارێکی باشە با خێرا لەگەڵتانە وەڵام بەمەوە چۆن بزانم حەزم لە کوێیە من دایم بە تەلەبە ئاڵێم بیدایەتی دەوام هەندێک شوێن هەیە تۆزێک حەزە لێ و حەزە لێنی و نازانی بڕۆ یان نەڕۆی من پێیان ئەڵێم بڕۆن بۆ ئەو کۆلێجە بۆ بڕۆن بۆ لای و کەسانی تەخەڕوجی ئەو شوێنن مەسەڵەن حەزی لە محاماتە باشە ئەڵێم بڕۆ بۆ لای پارێزەرێک دوان سیان چوار بڕۆ لە کۆلێژی یاسا گوێ بگرە بزانە ئەم شوێنە بە کەڵکی تۆیەت
ئینسان وی بزانە شوێنێک بە کەڵکیە یا بێت لە خەبیرەکە بپرسێت کە ئیشەکەی ئەوەیە یا ئەبێ خۆی بچێ واقعەکە ببینێ. من تەلەبە هەبوو لە سلێمانی توی حەزم لە کۆلێژی پزیشکیە دەستم گرت وەرە لەگەڵما خەستەخانەیە ئەو نەخۆشیەکە ئاوا بۆ دیە ئاوای بینی ئاوای لێکە اینجا بردوومە بۆ جامیعە و تومە کاکەی جۆگرە ئاوا دانیشی لە پۆلا 6 ساڵ ئەم دەرسانە ئاخوێنی دوایەگەی بەم نەتیجێ یا ڕقی لێتی کە حەزی لێتی بەس نەکبەتێکە ئەوەیە هەست کەسێکە بم حەزی لێتی یعنی پیشانی ئەڵمە کاکە ئاوایە خەفارەتەوە کەسە لە حەزم لێتی نەکبەتێکەوە ئۆکێ باشە کەواتە هیوادارم وەڵام ما بێتەوە بەسەرێ عەلەیکە سەلام. خاڵێکی تر لە یاساکانی بەر لە خوێندن نیەت سافکردن بۆ خوای گەورە. دڵنیابن ئەگەر نیەتتان سافکەن بۆ خوای گەورە والله العەزیم هەموو ڕێک هەموو پیتێک ئەجرە والله العەزیم. ئەگەر نیەتەکەمان ساف بێ بۆ خوای جان لەبەر ئەوە خوێنم بتوانم لە ڕێگەی ئەمیشەوە تحقیقی خۆم بکەم یعنی خۆم بسەلمێنم لە ژیانە و خزمەتێکی گەورەی وڵاتەکەم بکەم لەو بوارەیە بۆ ئەوەی ئەم بوارە فاشیلە لە ژیانی وڵاتەکەمان من ئەمەیە بەرەو باشتری بەرم فقط لەبەر تۆ طبعا لەبەر خوا بێ پارەشت هەردەستکەوێ نەگەوەی خۆ ڕوود بیتەوە نێوان و پارۆ پێنە بنانە ئەوانە شێر تێکێ بە سەبەبی یەکەم خوایە دڵنیابە ئەجر و پاداشت زۆرە بێ دڵنیابە شەوی ئیمتیحانکە هیلاکی ڕۆژکە هیلاکی سەعیەکە هیلاکی هەمووی ئەجر زۆر دڵنیابە. من تەلەبەیان ناسم نیەتەکەی چونکە ساف بوو بۆ خوا باوەڕتان هەبێ هەموو جومعەیەک دەرسیەوتەوە لە مزگەوت دەرسی مناڵانیەوتەوە ئاوا تەمەن 12 و 14 و 8 مناڵان و هەرزەکان دەرسی قورئانی پێوتنەوە هەتا ئەو ڕۆژەی بۆ بەیانی ئیمتیحانی مانگانەی بوو دەرسیەوتەوە ڕۆژێکیان بۆ بەیانی ئیمتیحانی فیزیایی بوو تەلەبەیە منەی ناسم ئیمتیحانی فیزیا مانگی دووهەم بوو یا مانگی سێم بوو بیرم نەماوە ئەبوایە تا سەعات 11 لە مزگەوت دەرسی بووتاتەوە دوای خۆتان زان نوێژی جومعەیە تا سەعات 1 و 2 دوای 1 و 2 دەورەیەکی بوو ئەبوایە بچوایە دەورەیەکی پۆلی 6 وچوو تا ئێوارە یعنی کاتێکی زۆر کەمی بۆ مایەوە ڕۆژی شەمەش بەیانیان بوو باوەڕتان هەبێ 18 لە 20 طبعا خۆی زیرەک بوو بەس بەرەکەتیشی تێکەوێ وتم چۆن وتی واللهی هەموو دقەیەک 10 دقە بوو 1 دقە سەعیمەکەرە و 10 دقەیە سەعیەکەم 1 ساعت سەعیمەکە و 10 ساعت سەعیەکە حاڵی بوون لە بێرەکەت حاڵی بوون لە نیەت ئاوایە باوەڕتان هەبێ ئەگەر نیەتێکی سافمان هەبێ ئیشەکان ئاسانترە. چەند جارە بۆ لە ترافیکەکە گیرە خواردەوە خوا موعیدەکە دواکەی خوا موعیدەکە دواکە سەرەکەی ترافیکەکە دوای تۆزە حلن ئاگادار بن شتێکی پێوترێ خوا الله قدرەتێکی عەزیمە نیەت سافکردن لەگەڵ ئەو قدرەتەیە کەس ناتوانێت ڕایگرێ ئەگەر خوا بیەوێ. کەواتەیەکێکی تر لە یاساکانی بەر لە خوێندن چییە؟ نیەت لە ئێستۆ سافیکە خوا لەبەر تۆ ئەمە ماکە بەس یەک خاڵی تایەرە کە لەگەڵ وتێ لەبەر خواواکەمە بێت تەحەمولی هەموو عاقیبەتە ناخۆشەکان و خۆشەکانیشی تفاقمان کرد ئاینەڵی خۆخوا لەبەر تۆ کردمەی بووە لێاو وای مادەم ناوی خوا تێنا ئازاری زۆرە یاڵا ئۆکەی. یاساکانی بەر لە خوێندن خاڵی چوارەم ژیانی کەسە سەرکەوتووەکان بخوێنەرەوە بیان ناسە لێیان نزیک بەرەوە ئەگەر ماون ئەگەر لە وڵاتەکەی خۆتە ئەم پیاوان ناسن چەند کەسەی ناسی دەزەڵ بڕێ ئەوە یەک چەند کەسەی ناسێ دەزەڵ بڕێ کێ؟ ئافرم کتێبێکی شیمیان پێ بڵێن بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە ناوی و پیاوی لەسەر نەبێ بینیوتانە دانەرانی کتێب جەمال عەبدول کیمیا فیزیا هەتا بیرکاریش فانم پیاوە خوای گەورە تەمەنی پڕ بەرەکەت کە تقریبا 70 شتێک ساڵە نزیکی هێشتایە زیاد لە 150 کتێب و نووسراوی هەیە باشە طبعا لە ئەسڵا مامۆستای کیمیایە یەکێکە لەو کاگڕا بەخێر بوو یەکێکە لەو مامۆستا سەرکەوتوانەی کە هەموو شاری سلێمانی و شارەکانی تری هەرێم کە دەرسی تواتەوە سپاسیانە کرد هەتا ئەو کاتەی مامۆستا بوو. قەزدم لەم نمونەیە لە چیایە کەسە سەرکەوتووەکان کتێبێکی زیندون یاخود مەکتەبەیەکی زیندون بەس لەسەر زەویاڕن بیان گرن بیان ناسن ئەم پیاوە دەرجێناوە ئەم سەرکەوتوو بووە ئەم ئەو کۆلێجەی بەدەجێناوە کە تۆ حەزت لێ بڕۆ بۆ لای بیگرە ئەرە چۆن هێناو بە چ تەریقەیەک فێرم کە چۆن سەعیدە کرد چۆن ئەخەوتی ناڵێم تەقلیدیکە بەزەڵێن سوودی لێ وەرگرە. اتفاقمان کرد ئۆکەی کەواتە ئەمە یاساکانی بەر لە خوێندن
با بیڵێنەوە یاساکانی بەر لە خوێندن چەند یاسای تیا بوو یاڵڵا بزانم چێ زیرەکە بۆ تێ قۆپیشکەوەی کە نووسیتە سەریکە یاڵڵا قەینا یاسای یەکەم وەڵڵای ئاوا بێنە دەورەی ستەدیەوە نییە خوا لە حاڵتان دەورەی ستەدیە بێ کتێب بوو ناڕەوە یاڵڵا یەکەم یاسا چی بوو چی دەوێت هیچ دەستخەش دوام نیەت سێیەم شەش وای شەش جار بڵێ بۆ وەڵا بۆ خۆشی ژیانی سەرکەوتووە کەواتە ئەوە چوار یاسا لە یاساکانی ژیان بەس لەبەر لە خوێندن پێشەوەی بڕۆیتە خوێندنەوە ئاگادار بە پێشەوەی بڕۆیتە مەکتەب ئەم شتانە ڕێککەرەوە ئەم شتانە سافکە ئۆکەی یاڵە ئەینە سەر یاسای دووەم یاساکانی کات کۆمەڵێک یاسا هەیە لە کاتە ئەبێ ئاگاداری بیت زۆر مهمە وریای بە یاسای یەکەم چییە کاتی هەوڵدان با خێران دێشتت پێ بڵێن چەند سەعی بکەین ڕۆژانە چۆن سەعی بکەین بە خێرایی پێت بڵێن یەکێک لەو هەڵە گەورانەی تەلەبە من گیرم خواردۆ بەدەستیانەوە باشە ئەوەیە کەیێتەوە لە مەکتەب شەش دەرسی نەخوێنووە مراجعی ناکاتەوە وازانێ هەمی لەبەرە بەپێی یاسای زاکیرە کە دوایی باسێکەم غەڵەتەوە نییە کەیەیتەوە لە مەکتەب شەش دەرسی نەخوێندووە خوێنتوان نەخوێنووە دەبڵێ خوێنوومە شەش دەرسی نەخوێنووە عەرزی بە خزمەتانکەم ئەم شەش دەرسەی خوێندووتە ئابێ هەر شەشی مراجعە بکەیتەوە بە سەریعی بەس یەکی 10 دقە چارەکێ 20 دقە بەپێی در و درێژی دەرسەکە هەیە نیو سەعاتێ بێ کەواتە ئەو شەش دەرسەی خوێندووتە مراجعی کەرەوە یەکەم دووهەم بەیانی شەش دەرست هەیە بێ زەحمەت ئەو شەش دەرسەش بۆ بەیانی سەعی بکە مەسەلەن بەیانی فیزیام هەیە کیمیام هەیە ئابووریم هەیە مێژووم هەیە ئەدەبی عەرەبیم هەیە ئەدەبی کوردیم هەیە تا هەمووی سەعی یەکەم ئەمە یاسای یەکەمە لە یاساکانی کات ئیتفاقمان کرد ئۆکەی خەوتن یاسایەکی تر لە یاساکانی کات خەوتنە تەلەبە پێی وایە خەوتن کات بە فیڕدانە بە پێی بەحسەکان دەریان خستووە ئەو لە علمی پزیشکیە لە زانستی پزیشکیە وازەحەوە هەر ئێمە کتێبە و منهەجەی خوێنین خەو بەشێکی سەرەکیە لە بەهێزکردنی یادگە لە بەهێزکردنی زاکیرەی ئینسان ئاگادار بن مادەی میلاتۆنین کە لە کاتی خەوا دەرەدرێ کۆمەڵێکیشی زۆر گەوراکە یەکە دەرونی ئینسان ئەو هەموو پێوی لە ڕۆژە تووشی بۆ ئارامە بێتەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو جان بێزەبت خاڵی دووەم ئەو مەعلوماتانەی ئەمڕۆ وەردگرتووە ڕێکیانەخات تەصنیفیانەکە خاڵی سێیەم ڕێخستنی هۆرمۆنەکان بە تایبەتی هۆرمۆنی گەشە بەڵام یەک دوو نقطەیە لە خەوا وریابن یەک دوو یاساوە پێ بڵێم یەکسەر لە دوای 12 شەو ئەو خەوەی کە زۆر ئیسفادەی لێ یەکەین مرتاحە بین کەمە بێتەوە علمیەن وایە ئێستا تەفاسیلەکەی لاوانە نەتوانم باس بکەم لەبەر کات علمیەن وایە دوای 12 شەو ئەو بابەتە ئەو خەوەی کە ئیسفادەی لێ یەکەی کەمە بێت فلەبەرەوە هەوڵ بن پێش 12 بخەون ڕەجاءەن تەلەبە هەیە لە تاسی بەیانی ساعت یەکەم تا چواری بەیانی ساعت یەکەم تا ئۆکەی بەس تۆ خوا بەیانیان ئاگات لە خۆتە هەست ناکەی هیلاکی هەست ناکەی زۆر ماندوویت هەتا ئێوارە خەوت نایە با کەواتە هەڵێ ئاگادار بە نادرەن خەڵکمان هەیە وای لێنێت بەس عادەتەنەوانەی دوای 12 خەون وات لێ ئۆکەی چەند سەعات بخەوین یاساکە ئەمەیە لە 8 سەعات زیاتر مەخەوە لە ڕۆژێکە شەو ڕۆژێکە لە چەند سەعات لە 8 سەعات زیاتر مەخەوە لە شەو ڕۆژێکە ئەڵین تا 6 یعنی 6 بۆ 8 سەعات بخەوە بەڵام تەلەبە هەیە بە 5 سەعات خەوتن نەجاتێ بێ ئیسراحەتەکە هەیە بە 4.5 ئیشکالمان نییە بە سەعات زیاتر ناخەوی لە 8 سەعات زیاتر ناخی بۆ خەوی زۆر میلاتۆنینی زۆر دەرەدا سەعاتی بایۆلۆجی و تێکەیە کە سەعاتی بایۆلۆجی تێکچوو هۆرمۆنی کۆرتیزۆڵ لێ تێگەیە کە هۆرمۆنی کۆرتیزۆڵ لێ تێکچوو ئەکتیڤیتی و چالاکی و لێ تێگەیە کە ئەکتیڤیتی و چالاکی و لێ تێکچوو تااقەتت نامێنێ میزاجت نامێنێ ساوی پێناکرێت ئیلەڵا بڕێەوە بۆیە لە شتێش وازەح ئێستا ئاگادار بن تکایە خەوی زۆرەوە هەمانە گیرم خواردووە بەدەستیەوە تەلەبە پارمان هەبووە فێرمان کردووە لە 8 سەعات زیاتر نەخەوێ وعدیشی یاوە سەعات دەڵەسی وڵات دەی بەیانی 12 نیوەڕۆ سەعات 2 بە ساقە هیلاک نەبووی ئێتخوا معقولە سەعات 2 سێ لە خەو معقولە یا معقول نییە تدەی یەکێکتان بڵێم معقولە دەی معقولە یا معقول نییە معقول نییە ئێوە جوان ناڵێن
کەواتە معقول نییە. باش بەڵام لە ڕۆژە لە بیرمان نەچێت لە ڕۆژە توانیم بخەوین بڵێ قەیلولەیەک وەرگرە قەیلولەیانی خەوێکی کەم قەیلولە پێش نیوەڕۆیە دوای نیوەڕوانی ژەبێ بەس لێرە یەک تێبینی و بەمێ بەخەوێ سام یەک تێبینی و تێبینەکە چییە؟ دوای نان خواردن بخەوی باشە یان نەخەوی؟ ئافەرم دوای نان خواردن بخەوین یان نەخەوین؟ ئافەرم دەڵەدە دوای نان خواردن مەخەو پێش نان خواردن بخەوە چکە دوای نان خواردن مەعیدە پڕە ئەچی ئەخەوی مەعیدە و پڕە ئیشەکە مێشکە دیستراحەت ناکا بە کوردی هیلاگە بی دوای کاڵەسی ئەم ناوە ها سووتێتەوە برژێتەوە قرچێتەوە نازانم چی پێڵێن ئاو هایە ئیزعاجی گیان بە دوای حەبێک ئاگەڕێ ئۆکەی کەواتە ئیتفاقمان کرێسە لە چەند سەعات زیاتر ناخەوین تا ئەو یاسایە یاسایەکی تر لە کات نان خواردن و نوێژەکانت ڕێژی کە هەمانە 2 ساعت خەریکی نان خواردنە مناقەشەیە چکە لەسەر نان خواردنم ڕۆژ هەوڵێ بۆ سعی ناکەی وەڵە کردمە دایکی لە ڕۆڵە بۆ ناسە کردمە وەڵاممان هەیە فەرت هەنێ نان خواردن و نوێژەکان ڕێخە تا نوێژ کاتە لێ ناگرێت باشە بیکە بە قاعیدە 5 دقە پێش نوێژ 5 دقە دوای نوێژی استراحەتە قاعیدەیە تاو یا 10 دقە پێش نوێژ 10 دقە دوای نوێژ استراحەتە چەند دقە 10 دقە نەک 6 دقە باشە ئاگادار بن تکایە فلەبەرەوە لە جەدوڵی سەعیەکانتانە ئێمە کە لە دەورەی ستەدی فێریانەکەین بەشی ئەمانەشیان بۆ دیاریەکەین ئۆکەی ئەمەندە بۆ ئەوەندە بۆ ئەوەندە بۆ شەو ڕۆژێک نوێژ چەند سەعاتە لێبە چەند سەعاتان لێبە ئەو پەرسی دەقە گریمان زیاتر خواردن چەند لێبە سێژەم نامخۆی ئەگەر سێ هەیە 5 خوا ئەگەر سێ ناوخۆی تقریبا ساعتێک سێ چارەگە تا ساعت و نوێ کەواتە بەو شێوازێ ئەگەدار بن یاسایەکی تر لە کات کاروباری تر وەکو چی؟ کاو کاوشتانەی عادەتەن کاروباری تر هەندێشتی تایە کات بە فیڕۆبەرەکانن وەکو چی؟ وەکو تۆڕە کۆمەڵایەتەکان وانییە؟ وەکو سۆشیال فەیسبووکە و ئینستاگرامە و سناپچاتە و ڤایبەرە و یوتیوبە و چیتری شادەی و زیرەکە تەلەگرامە و ئەم شتانێ وە چیتر کات بە فیڕۆبەرن یاڵڵا جەماعەت لە پڕێکا تەلەفۆنێکە بۆیە برادەرێک ئەلۆ چۆنی ئەحواڵە باشی عەسر باشین پیاسێ بکەین لە نازانم ئیسکان لە فامیلی لە نازانم چۆ ئەمە کات بە فیڕۆبەرە یاسایەکت فێرکەم هەر کاتێ لە کاتی ناوەختە لە دەرگایان نا یان تەلەفۆنی بۆ هاو وا هەستکەم مەیمونێکی ئیزعاج و پەلامارتەیە چکە یاسایەکەی هەر لە ئیدارەیە وەڵڵاهی العەزیم لە ئیدارەی کاتە پێوترێ مانکی ترابل مانکی کتێبێکیشی هەیە براین ترێسی ئەوەڵێ بۆق خمتان تۆ بۆقەکە ئەم یاسایە چی؟ لە چیەوە هاتووە لە فلیمەکە لە فکرەوە هاتووە ئەڵێ کابرایەکە چێ بۆ دەوام فلیمێکە دروستیان کردووە کابرا ناچێ بۆ دەوام هەندێشت هەیە لە ڕووی لە کاتێکە کاچی بۆ دەوام توشتە بەیەکێ تەلەفۆنەکەوانیە یەکێ سەعارەکەی شکێنێتەوە بەسەر تا یەکێیە بۆ لاو بۆ ژوورەکە و یەکێ لە بەردەمی دایرەکە ئەو گرێ ئەمانە هەمویان ئیشن کاتن لێبن تاوە فلیمەکە وا دەریەخام کابرایە چێ بۆ دەوام کاچێ بۆ دەوام دەرگای دەوامەکە ناقاتەوە مەیمونە پەلاماری شانیە دانێ پەلاماری قژیە دانێ پەلاماری پشتێوەیە دانێ قایشەکەی ڕاکیشێ مەیمونێکی غەورلایەکی زلیشی بۆیە دیە بەرەو ڕێی فکرەی فلیمەکە ئەوەیە پێت بڵێ کە هەندێک کات بە فیڕۆبەر هەن وەکو ئەو غۆرە لازلەوان ئەگەر ئاگات لێ نەبێ وەکو ئەمڕۆ چی شتێک وایە سۆشیال میدیا حەڵەقە دووگۆڵی ئەمانە کات بە فیڕۆبەری گەورەن وریابن کە بینیتن بڵێ ئەمە غۆرەلاگەیەکە کاکزانەوت سەعیەکەی لە پڕێکا تەلەفۆنە بۆیە ئەمە ئەو مەیمونەیە کاکزانەوت ئەزۆریا بە مەیمونەکە نەفەرێکی خۆشەویستە نەبێ بڵێ مەیمونەکەی وازەحەیان یەڵەن چی ئەم نمونەیە بۆ پێڵێم ئەم نمونەیە بۆ پێڵێم بۆیە فێرتەکەم لە ئێستا بزانی هەندێک شتێ زەڕوور نییە تۆ بیکەیت ئەبێ ئەو کەسانەی سەرکەوتوون ئەبێ جورئەتیان هەبێ جارجاڵە بڵێن ناتوانین نایکەین نا ئەبێ جورئەتی چیتان هەبێ جەماعەت جورئەتی ناتوانم پێم ناکرێت هەموو ڕۆژە برادەرێکی تەلەفۆنە بۆ با بڕێم بۆ پیاسە ناتوانم مەجالم نییە پێم ناکرێت عیب نییە کاکە پور زازایەکە شەکرا خواردنەوەیەتی نایەم ئیشی من نییە سەعیم هەیە اتفاقمان کرد بەڵام خۆی دایمەن یەک موشکیلە هەیە تەلەبە لە کاتی سەعیە حەزی لە هەموو شتەکەی لا سەعی نەبێ
وایە وای سامی ئەیژەڵە وایە ئێوەشەڵێن وایە تەلەبە عادەتەن ئای چیتە بەهەشتەوە وەڵڵای کوڵام تەلەبە عادەتەن بەس قەینابات جمهورەکەم گەرمای نەبێ خۆم قەیناکە قیر و سیا تەلەبە عادەتەن لە کاتی سەعیا تاقەت سەعی بێ ئەو مشکلێشمان هەیە وایە لە کاتی سەعیا بیری چی دەکرێتەوە بە سەعەکەنەکە ساعاتێ خۆی تر لەم لاسیکا کا بە تیارە کا بە دەبابە کا بە هەموو شتێ من کاتی سەعی کتێبخانەی گزلم لاوە بوو سێرمە کرد ئاو کتێبا خوێنمەوەژە 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 دوایی چشم ناخوێنەوە فێڵ لێ نەکە عەقڵت ها بریاو تاان ئێمە لە ستەدیا فێریانەکەین چۆن لە کۆڵان بێت کەواتە یاساکانی کات بەو شێوازەیە تکایە وریابن لە شەو ڕۆژێکە لە بیدایەتی دەوامە ڕۆژی چەند سەعات سەعی بکەین 5 کەمتر نەبێ هەتانە بە 3 سەعات سەعی ڕۆژانەی ئەمڕۆ بەیانی تەواوەکە وایە ئۆکەی پەلەمەکەم 2 سەعاتە شتی زیاتر لەبەرکە پرسیاری زیاتر حلکە ئیتفاقمان کرد خۆت فێری تۆزە زۆر سەعیکردن بکە بەڵام بە تەکنیکی باش کەواتەمەیە ئێوە نەزانن ئەم پۆلیشەشە دەمانگە 1 ساڵە وان نییە گریمان لە 15 دەست پێکە 15 تەواوە بێت چەند مانگەکە 9 مانگەکە ئەگەر ئەم 9 مانگە ڕۆژی 8 ساعت خەوی کەواتە یەک لە سەرسێ خەوتووی کەواتە 3 مانگی خەوتووی چەندی مایەوە 6 لەم 6 مانگەی کەماوەتەوە تەقریبی ڕۆژانە 5 ساعت لە دەوامی هەفتەی 30 ساعت لە دەوامی کەواتە مانگی 120 ساعت لە دەوامی وایە ڕقەمەکان تەواوە نیە ئۆکەی کەواتە بە 2 مانگ 240 ساعت لە دەوامی دەڕۆژ چەند مانگ دەوامەکەی 6 مانگ تەقریبی مانگێک بۆ مانگ و نیوێکی ئەم 6 مانگی کەماوتە لە دەوامی چەند مانگی مایەوە 4 و نیو 2 مانگ و نیویشی خەریکی نان خواردن و چوونە دەرەوە و فەیسبوک و یاری ئەم شتانەی 3 مانگ 2 مانگی ماوەتەوە هەموو پۆلیشەش کە تۆ سەعیەکەی هەر هەمووی 2 مانگ و 2 مانگ و نیو چەند وازە هەیەستا کەواتە هەمووی نییە ئەگەر ئەو شتانەی لێ دەرکەین ئەوەندە ئێمێنێتەوە کە تۆ سەعیەکی ئێستا ڕۆینە سەر پێشەوەی بچنە سەر یاسای دوای ئەو کە یاسای یادگەیە با مراجعەیەکی یاساکانی کات بکەینەوە یاڵا یاسای یەکەم کاتی هەوڵدان وتمان چۆن چۆنی بێ کوێ بیری ماوە پێش وەخت و دوای وەخت کە ئیتەوە سەعیەکەی بۆ بەیانی سەعیەکەی یاسای دووەم چەند سەعات زیاتر نەبێ ئافەرم یاسای سێەم نێژ و ناخواردن ئۆکەی وتمان سەعاتونێ 2 سەعاتە بە یاسای ئەو دوای ئەو کاروباریت ئۆکێ زۆر باش وتمان خەوی دوای 12 شەو زۆر باشە وانە وتمانی پێش 12 شەو باش یەی لەسەر یاسای سێم یاساکانی یادگە دابەشمان کردو بەسەر 3 بەشەوە یەکەم شت خۆ ئامادەکردن یەکەم شت خۆ ئامادەکردن باش یاساکانی یادگە بۆ ئەوەی یادگەت بەباشی ئیش پێ بکەی کۆمەڵی خۆ ئامادەکردن هەیە بە بیزانی ئاگاداری بە یەکەم خاڵ لە کاتی هیلاشی زۆر مەخوێنە تەلەبەمان هەیە هاتوتۆ لە دەوام زۆر هیلاکە بەڵام پێی ئەغزە نیو سەعات پاڵ کەوێت تۆزە بخەوێت درێژ بێت تۆزە بخەوێ و شتێ بخوا ئیساعاتە بکەنە هێستا دەستەکە بە سەعی عەقڵ وایە زاکیرە وایە لە ژێر فشارە شت وەرناگرێ بەباشی وایە ئاگادار بن لە ژێر فشارە شت بەباشی وەرناگرێ تکایە یاسایەکی بەسیتە بەس ئاگادار بە لە کاتی هیلاکی زۆر نەخوێنی بۆ لە کاتی هیلاکیە تەرکیز کەمە بێتەوە شەپۆلەکانی عەقڵ ئەگۆڕدرێن لەو پەڕی سەریعیان شەپۆلەکانی عەقڵ ئێمەش بۆ ئەوەی سەعیەکی باش بکەین پێویستەکە شەپۆلەکانی عەقڵ تۆزێ هێواش بن چ کاتێ شەپۆلەکانی عەقڵ هێواشن ئەو کاتەی ئیسراحەتێک کردووە باشە یاسای دووهەم لە یاساکانی یادگە بەشی خۆ ئامادەکردن وچانی کورت و بەردەوام تەلەبە هەیە کە دەستی کرد بە سەعی بسم الله ئەڵێ مارە تا 6 سەعات ڕاناوەست سەبەب بۆ وەڵای کاک تۆرەگەروانە بم سار دەبمەوە بۆ تۆ ئوتووی پەرەمێزی ماتەماگە بۆ سار دەبیتەوە علمیەن قساکەم حەقیەوە نییە زەلام هەیە عەبقەریە و لایاوە لەو شتانە جینیە ئەوە ناڵێ علمیەن هاوڕێیان علمیەن خۆشەویستان مرۆڤ وا باشە بەیناوبەین پشوویەک وەرگێ کاتێک کە شتێکە خوێنێتەوە یا کاتێک کە سایەکە بۆ چونکە تەرکیزی ئینسان ئەگۆڕدرێ لە سیدەقەی یەکەما کە بابەتێکە خوێنیتەوە یا محازەرەی جۆگری تەرکیز بەرزە ئەگەر گەرم بێ تەرکیز کەمترە بەس لە بەرۆی من محازەرە کاڵێمەوە تەرکیزان زۆرترە ئەزانم لە سیدەقەی یەکەما تەرکیز بەرزە لە سیدەقەی دووەما تەرکیز نزم بۆ تۆ ئۆکەی
لە 30 دقەی دوایەوە کەمترە ئاگادار بن یعنی دەگە تۆ 6 ساعات بەسەرێکەوە سەعیکەی چەند 30 دقەیە ئافرم 12 30 دقەیە کەواتە بەردەوام تەرکیز وەرگرتن هەیە تەرکیز کەمە فۆکەست کەمە کۆبیری و کەمە تەرکیز یعنی کۆبیری بە کوردی باشە فلەبەرەوە تکایە وشانی کورد یاساکەی ئەمەوەی ئەگەر 6 دقە سەعید کرد 6 دقەی استراحەت لە شوێنی خۆت یاچی ئایا گەخۆتەوە ئەگەر 120 دقە سەعید کرد 12 دقەی استراحەت اتفاقمان کرد اتفاقمان کرد جەماعەت اتفاقمان کرد یا نەمان کرد ئاوا دەی تا لەکردمان یاسایەکی تر لە یەک کاتدا دوو کار مەکە تەلەبەمان هەیە توانێکی لە گوێیە معینە شەزەریانە یا کازمە وسعی بیرکاریژەکە ئۆکەی من ناڵێم ناتوانی وەریگری بەڵام ئەڵێم بە ئیتقانەوە ناتوانی وەریگری ئیتقان یعنی بە مەزبوطی ناتوانی وەریگری بەحسی تازەواڵێ علاقەی بە منەوە نییە وازەحە قسەکەم تکایە لە یەک کاتا خەریکی دوو مەلزەمە مەبە لەسەر دوو مەلزەمە سەعیەکەی ئەمەش و ئەمەش دێڕە لەم دێڕە لەو ناکرێت تەلەبەمان هەیە واکە هەڵەیە تکایە وریاوە لە یەک کاتا یەک شت کرد خوێندنەوەیە سعی نووسینەوەیە گوێگرتنە گوێگرتنە اتفاقمان کرد ئاگاداریەوە یاسایەکی تر تێکەیشتن بەر لە لەبەرکردن تێبگە اینجا لەبەری تێبگە اینجا لەبەریکە برادێکمان هەبوو لە کولیە باڵای زۆر بەرز نەبوو چییە کرد لەگەڵ ژوورێکی دۆزیەوە چوو دانیشت 4 مشقی یەهودیەکانتان بینیوە خۆی سێ ناگەیشت دوای لێمانە پرسیەوە چییە وەڵاو ئەوێ بەزەی وتەوە فەقەت معناکەی بە کوردی چیە نێزان چکە ڕاوایە کرد فعلەنی زاکرەی بە خۆت بوو لەبەریەک دێڕ بە دێڕی لەبەرە بەس دوای نێزان چی تێبگە اینجا لەبەریک دوایە بە حەبەت سەوداکە بیستوتانە حەبەت سەوداتان نەبیستووە برادەرێ خۆی کا بە حەکیم لەو خەڵکە من حەکیمم حەکیمە زانن یعنی چی ئەو ساڵ ڕوشت نەبوو توانە حەکیم ئۆکێ تۆ من حەکیممە دوانم عیلاجی خەڵک کرد زۆر باش برادەرێک گیات نەخۆشە شوێنێکیێشی ئاڵێ وەڵا بۆ مە ئێرەمێش زۆر باشە ئێجە چ لە کتێبەکە ئەگەڕێی دۆزێتەوە نووسراوە ئەم نەخۆشە ئەبێت چی بیتێ حەبەت السەودا یعنی ڕەشکە کاکمان بەچی خوێنێتەوە حەیەت السەودا یعنی مارێکی ڕەش زۆر باش ئەڵێ مارێکی ڕەشی ببێنن قوربان ماری ڕەشی ببێنن من حەکیمم دەبانێنە ئەڵێ پیا پێوەی با پێوەیە کابران بێ هەلەو چاکم کردو وریابن تێگەیشتن بەر لە لەبەرکردن ئاگادار بن وازەحە زۆر باش هەر ئەمەشەوا لە تەلەباکە لە ئیمتیحانە ئەڵێ با بە مامۆساکە با پرسیاری زۆر قورسە نەخێ پرسیاری قورس نییە تۆ یەک نەفیتیانە و بینیوە جوان پرسیارەکە و نەخوێنێتەوە لە خۆشییا لێو تێگەست وریابە تێگەیشتن بەر لە لەبەرکردن یاسایەکی تر تێڕوانینی هەڵە سەبارەت بەوانەیەک ئەمە هەر یاسای چییە یاساکانی یادگەیە بەر لە سەعیکردن بەشی خۆ ئامادەکردنەکەیەتی تێڕوانینی هەڵە سەبارەت بەوانەیەک یعنی چی تێڕوانینی هەڵە سەبارەت بەوانەیەک جان ئافەرم هەل لە خۆی ڕقی لە دەرسێ هەل لە خۆی تەلەبەمانێ تەلەفۆنم بۆکە دکتۆر ئەمەوێ نەچمە دەرسی عەرەبیەوە خێر وەڵی دکتۆر ئەڵێن عەرەبی بیخەیتە دەوری دووەم باش ئەڵێن کێ نازانم ئەڵێن ئینگلیزی لە دەوری دووەم بێ باش سەبەب وەڵی نازانم بەس وا ئەڵێن ئەگەر بیخەیتە دەوری دووەم فریاکەی ئۆکەی بێنە بەر چای خۆت تۆ ئێستای حەزت داوە بە خۆ عەرەبی بۆ دەوری دووەم گوێ لە مامۆساگری لە پۆلا دانیشتووی بە قاڵب لە ژوورەوە بەس گوێگرێ ئەو تەلەبەیە گوێ ناگرێ بەخوا گوێ ناگرێ چکە ئیلا خۆی مەشغوڵەکە بە شتێک چونکە تەبیعەتی ئینسان وایە چی بێ ئەوەی دەستەکەوێت لەم قاعەیە من بۆچی دانیشتوم ئەوەم دەستەکەوێت وازەحە ئاگادار بن فلەبەر ئەوە ئەم تەلەبەیە ڕاستەکە لە عەرەبیا دانیشتووە سەعیدیان ناکات ڕۆژانە بە حساب کاتی بۆ ببەرێتەوە ئەم کاتە ئەیا بە دەرسێکی تر زۆر باش دەوری دووەمێتە پێشەوە دەوری دووەم چیەکە هەڵێ مامۆستایەکی بۆ گرم هەڵێ چم بۆ خولێکی هاوین هەڵێ چم بۆ لای برادەرەکەم باشە مامۆسای بۆ بگرە بەس یەکەم جارێتی ئەی بیستێ چونکە لە پۆلا گوێی نەگرتووە هەر یەک شتەکات تکایەکی برایانە پێشەوەی بڕیار بێ فڵان دەرس بۆ دەوری دووەم
فلان دەرز ناکەم ئەوە قورسە ئێمە بە عایلەی هەر کڵۆڵین لەو دەرسەیە ئێمە لە بیرکاری تێناگەین ئێمە لە ڕێ پێشەوە ئەم بڕیارانە بەی بە عەزێت لەبێ یەکشتمان بووکە بڕۆ ژوورە گوێ بگرە چەند مانگێک لەگەڵ یا بڕۆ خۆتی لەگەڵ ئاباندوو بکە ئەگەر زانی بە کەڵک نایەن جیاوازی دەبێت ئینجا بڵێ بۆ دەوری دوێن کەواتە یاساکانی یادگە بەشن ئەو پێنج خاڵە بوو عەفو شەشەمیشمانمەوە یەک مەلزەمە یەک کتێب یەک دەفتەر دائما ئەمە ژێچێکە لەو شتانەی من گیرە خۆم بەدەستە لەبوو باشە تەلەبەیەک شەی ئیمتیحان تەلەفۆنی بۆ کردو مەڵێ دکتۆر دوو مەلزەمەم لەلایە کام یاسایی بکەم یا سێ مەلزەمەم لایە لە فیزیایە کام یاسایی بکەم تۆ جوابی چیت؟ جوابی چێتیت؟ وتم شقادەتان هەیە لە ماوەتیە تم نەوتان هەیەوتیە تمەیتونی حەمام تی بەڵێ وتم هەرچێکیان قڕ ناوێ و شقاتێکی لێ بیسووتێنە دکتۆر عیب ناکەی واڵێ نۆڵە عیب ناکەم بەزبیم یعنی چی شەوی ئیمتیحان سێ مەلزەمەت هەیە لە کامیان یاسایی بکەم ئەی چەند وەختە خەریکی چیت؟ ئەگە داری ئەم مەفهومە هەڵە بن نە دەفتەرەکەی یەکەمی هەرێم دەرەجە بە تۆ هێنێ نە دەفتەرەکەی ئاخیری هەرێم دەرەجە بە تۆ ناهێنێ کێ دەرەجە بە تۆ هێنێ؟ خۆت فەقت لە ئاخیرا هەندێوە هەم هەیە باسێکی لەبەرەوە لە ئێستەوە بڕیار بە یەک مەلزەمە بەکاربێنە باشە ئەنی ئەو مەلزەمەی ئەگەر مامۆسا مەلزەمەی ئەوێت لەسەر ئەو مەلزەمەیە بڕۆ دەفتەرێکیش خۆت بینوسەرەوە چونکە ئینسان کە عەزێ دەکێشێ شت ئەنووسێ دەمارەخانەکان ئەجوڵێن لەگەڵیە ئیرادە بەکارهێنیت لە نووسینە کە ئیرادەت بەکارهێنا زیاترە بێت بە ڕێژەی لە 100 تا تقریبان ئەچێ بۆ 70 خەزن زیاترە بێت بۆیە ئێمە یەکێک لە مەرجەکانی و کەسانی ئامانجی پێنووسینەوەڵێن ئامانجەکەت بنووسە ئەگەر ئینسانێک تااقەتی نەبێ ئامانجەکەی بنووسێ مەرج نییە تااقەتی شێ بە جێبەجێکە وەکو هەوەسێکی لێدێ ئاگادار بە فەلەبەرەوە خۆت بنووسەرەوە جاری وایە تەلەبە هەیە تۆزە تەمەڵە چرکەی لێیە مۆبایلەکەی دەرەکە ئەوەی سای سەر تەختەکە ڕسمەگرێ قەیناگە فریان ناکەی ئەزەمی شەوا مەکە بنووسەرەوە نووسینەوەکەی خۆت زۆر شتە سفێرەکە کەواتە یاساکانی یادگە بەشی خۆ ئامادەکردن چەند یاسا بوون؟ 6 یاڵا یەکەم لە کاتی ماندوو بنا مەخوێنە کاکسانی قومی ئامان بوێنی ئەزەد لەبێ ئۆکێ بەڵێ وچانی کورت و بەردەوام جان تێگەیشتن بەر لە لەبەکردن جان دوو کارمەکە لە یەک کاتە بارەکەڵە تێروانی هەڵە سەبارەت بۆ چیتر تێگەیشتن بەر لە لەبەکردن ئۆکێ پرسیارێکم هەیە لێتان پرسیارێکم هەیە بزانم بیرێکمان هەیە 30 مەتر قوڵە چەند؟ بۆ کرمان بەسی لەبەر قاتی تۆ چەند مەتر قوڵە؟ 30 مەتر باش بۆقێکی تامایژەکەیتە ناوی کەیتە خواری خوار و بیرە ئەم بۆقە ڕۆژی 3 مەتر بازەڵەیە چەند؟ 3 مەتر بازەڵەیە باش کە 3 مەتر بازەڵەیە تا ئێوارە هەوڵەیە 3 مەتر بازەڵەیە فەرموو بە قوربان وەڵای داوای لە بردنەکەم ئەگە ئالیا بۆ قوتان دانیشن یا لە دواوە عەلەیکە سەلام من چیتیایە کاگەرش دانە لەو ژوورێ و دی و مەستەلەیە مەستەلەیە شتێ خێری عەزێتیش دەدەم بیرێکمانەیە چەند مەتر قوڵە؟ 30 مەتر قوڵە بۆقێک شتەیەکەوێ ئەم بۆقە لە بەیانی تا ئێوارە بازەیە 3 مەترە بڕێ چەند؟ 3 مەترە بڕێ ینی 3 مەتر سەرەکەوێ ئێوارە خەوی لێکەوێ هیلاک بووە کە خەوی لێکەوێ شۆڕە بێتەوە چەند مەتر 2 مەترێتە خوارەوە 2 مەترێتە خوارەوە یعنی چەند مەتری بڕیوە؟ یەک پرسیار ئەوی بیزانێ یەک پەرداغای ساردیە بەڕاستی پێویستان بەهای ساردە پرسیار بە چەند ڕۆژ ئەم بۆ بەڵا پەرداخی ئاوە کەم نییە ها وەکو ئەبێ لە سەحرای پەکتان کەوتوێ بە چەند ڕۆژ ئەم بۆقە توانێت لەو بیرە بێت ئافەرم بەسی نییە 10 ڕۆژ ئافەرین کێ زیایەکە 32 ئافەرم چێک 28 چەند؟ ئافەرم بەس بیسەلمێنە بیسەلمێنە کێ ئەڵێ 28 با بیسەلمێنە یاڵڵا هاتوان سەرکەوێ من پێ دەڵم سەرەکەوێ بابە من پێ دەڵم سەرەکەوێ دکتۆر پێ دەڵێ سەرەکەوێ بەڵێ
ئافەرم یا پورزازای ئەنیشتاینی یا ئامۆزایی زۆزی چەپڵی لێ پەرداخە های سادش بابن بەتاوەڵا ناوەڵامە نییە ئەمەیان وەرە من ناتوان بێم بۆ لای تۆ چەند خۆش ئایسەر لەبەر ژاوەژاوە گینە ئایسارمان بۆ وتان تەوزیعەکە ببوورە زۆر باش 27 ڕۆژەم 27 ڕۆژ بازەڵەیە ڕۆژی 27 دەگاتە مەتری 27 مەتر 28م ڕۆژ هێتە دەرەوە لەبەرەوەی کە بازەڵەیە 3 مەتر بازەڵەیە هێتە دەرەوە کوریابن نەکسی ڕۆژ هیچی لێ نییە ئاوی سارمان نایە حلمان باشە پرسیارێک کەشمان هەیە شی تریشتانە دەینێ ئای ساری ترتانە دەینێ یاساکانی یادگە بەشی لەبەرکردن خێرا هەندێک تەکنیکت پێ بڵێم بۆ لەبەرکردن بە خێرایی یەکەم شت بە هێماکردنی زانیاریەکان یعنی ئەو زانیارانەی کە هەیە هێمای بۆ دانێ ڕەبتی کە بە شتێکە و هێمایەکشی بۆ دانێ مەسەلەن زۆر کات هەیە تۆ سەعیەکە یا کتێبەکە خوێنیتەوە لەو کاتەی سەعیەکە یا کتێبەکە خوێنیتەوە مەسەلەن قەڵەمەکە و ئاوا لێکی ئەپەرژێ بەسەر وەرەقەکەیە کە ئەپەرژێ بەسەریە ئیتر ئەو وەرەقەیە دایمەن کاڕۆی تۆ سەری بیرت دێت ئەو ڕۆژە چی ڕوویە وایە باش من بۆ ئەوی ناوی شاعیرێک لەبەرکەم گیرە خۆم بەدەستیەوە ئەبێ چی لێ بکەم هێمایەشی بۆ دانێ یا لینچی کەم بە شتێکی ترەوە بۆ نمون ئەمەوێ ناوی مەولەوی لەبەرکەم زۆر قورسە پێی لەبەر ناکەم ئەمێ ناوی حافظ ئیبراهیم لەبەرکەم چۆن لینکی کەم حافظە زانن حافظە ئەگەر حافظە هەبێ وایە ئاڵی کاک ئیبراهیم لەناو حافظەکەیە کەواتەمە ڕەبتت کرد تێگەیشتن ڕەبتی شتێ بکە بە شتێکی کە و ناوەکە لەبەرەکە یەکێک لە فەنەکانی زاکیرەکەیمە لە دەورەکانە باسیەکەینەوەیە ڕەبتی شتێکەکەی بە شتێکی ترەوە لینکەکەی هێمایەکی بۆ دانی بۆی بیرت کردەوە هەتا کە یەکێکە ناسیت ناو چیە؟ سیماهم فی وجوههم ئەتوانی ئاوا ڕەبتی کرد ئەتەم جارە سیمان بینی تقریبا نەیناسمەوە تقریبا نەیناسمەوە یەکسەری ناسمەوە باشە باش بۆ ڕەبتم کرد بە ناوێک لە زاکیرەی خۆمە ئەو ناوە پێشتر هەیە کاتێکێک لەو ڕێگانەی ئێمە بەکارێنین بۆ لەبەرکردنی ناوی شاعیرەکان چییە؟ ڕەبت با فەنێکی کەوت پێ بڵێم بۆی ساڵ لەبەرکەیت عادەتەن ئەو شاعیرانەی کێویان خوێنن لە بینی ساڵی چەند بۆ چەند لەدایک بوون و مردوون لە 800 لەدایک بووە لە 1900 مردووە کەواتەی 18 ئەوەڵ و 19 ئەوەڵ لەبەر مەکە زاکیرەی خۆتی پێ و هیلاک مەکە 1870 لەدایک بوو وایە 1800 قەت لەبەر مەکە چونکە عادەتەن لەو تەمەنەیە لەدایک بوو قسەکەم تەواوە باش کەواتە 18مان لە بلابر چەندی مایەوە 71 موالیدی باوکم 71 موالیدی فلان شاعیر یەکسانە بە موالیدی باوکم بەو شێوازە ڕەبتێکی لەبەر یەک ئاسانە یا قورسە؟ قورسە؟ ئۆکێ خاڵێکی تر کورتکردنەوە ڕێگامان زۆرە با خێرا یەک تەریقەی ئاسانە پێ بڵێن پێش کورتکردنەوە کاتێک کە سەعی بایۆلۆجیەکەی سەعی زیندەوەرزانیەکەی زانیت چۆن سەعی بکە؟ بە تایبەتی زیندەوەرزانی ئەم پۆلیشەشەیە وای لێ هاتەوە بۆ بە طب بایۆلۆجیەکەتان ڕێگەڵی هیچی پزیشکیە بەس بە کورتی کۆ ئەندامی بەرگری کۆ ئەندامی دەمار وانە پێش ئەوەی سەعی بکەی بیخوێنیتەوە بڕۆ سەری ڕسمەکە بکە لە منی وەرگرە من هەموو تەبە ماوە بڕیەوە سەری ڕسمەکە بکە جوان سەری ڕسمەکە بکە هەمووی تێبگە نووسراوە نیوکلۆسید نووسراوە تایرەمین نووسراوە سایمین نووسراوە وایە کەلیماتەکان بخوێنەرەوە جوان سەری ڕسمەکە بکە اینجا دوایی بڕۆ شەرحیاتەکە بخوێنەرەوە کە شەرحیاتەکان خوێنیتەوە ئێستا کەلیماتەکانت بیستووە ڕسمەکەت بیرەکرێت بەس ئەگەر عەکس بکەیتەوە یەکەم جا بڕۆ شەرحەکە بخوێنیتەوە دوایی بێ سەری ڕسمەکە بکەی قورس عادەتەن وێنەیەک ئاسانتر شتێک شەرحەکە لە شەرحێک مەسەلەن من بە تۆڵە ماڕ لەکوێ ئەڵێ ماڵمان لە عەنکاوایە لای ئوتێل نازانم چۆوە فەرعی یەکەم نا دووەم ناسێ مەدەسەچە بێتە ژوورەوانێ کە ئایتە ژوورەوە ئەڕۆی یەکەم ماڵا دووەم ناسێ نا چوارم نا پێنجەم نا شەشەم حەوتەم بەرامبەری ماڵێکە دەرگاکەی ڕساسیە ڕقەمی دەرگاکە 44 ئەم هەموو مەعلوماتە لەبیر مەچێتەوە ئەگەر عەزێت کێشی یەک ڕسم شان بێ ئاسانتر لەبەر یەکەم بەس ڕسمەکە لەسەرەوە بێ دکتۆر یا خەریتێک گەشە بڵێ دکتۆر ئاوای بەس بەڕست زووتر تێگەی یا تێناگەی کورتکراوە چییە؟ کورتکراوە ئەوەی کە ئەی خوێنی ڕۆژانە سەعیتیاکەی لە هەموو دێڕێکە یاخود لە هەموو هۆیەکە یاخود لە هەموو لاپەڕەیەکی شەرحە چەند وشەیەکی تایە زۆر گرنگە
ئەم وشە گرنگانە ئیشارەت کە یا بە طریقەی پێش خۆی لە بەریکەوەی کە باسم کرد بە هێماکردنی زانیاری یا بە طریقەی مایند ماپ نەخشەی عەقڵ کە ئێستا مەجال نییە شەرعیکەی نەخشەی عەقڵ چییە؟ شتێکی زۆر ئاسانە ئەگەر هات لە دەوراتەکانەوە بە تەفاسیل باسیەکەینەوە یا بە ڕێگایشی کە لە بەریەکەین ڕێگاکەی تر چییە؟ هەموو ئەو وشە گرنگانە ئەنووسمەوانێ لە لاپەڕێیەکە باشە اینجا ڕەت یەکەم بە معلوماتێکی ڕابردووە تۆزیشکە بۆ دواسە ڕەت یەکەم بە معلوماتێکی ڕابردووە من بەو شێوازە توانم ئەو بابەتە لەبەر کەواتە لەبەرکردن تەکنیکە فریابە ئاگادار بە یاخود پرسیار لە خوێندنەوە خۆت بۆ نمونە هۆیەک لەبەرەکەی پرسیار لە خۆت کە گرنگترین خاڵ لەم هۆیەیە چییە؟ فڵان شت فڵان دێڕە فڵان وشەیە ئەبێ لەم هۆیەیە ئەم دێڕە بزانم ئەگەر ئەم دێڕە بزانم کەواتە من نازانم هۆیە لەبەرکە گرنگی گرێدانی زانیاریەکان بە یەکەوە گرێ بە زانیاریەکان بە یەکەوە گرێ بە باشە ئەمەوێ شتێک لەبەرکەم گرێ دەم بە یەکەوە زانیاریەکان وەکو چی؟ بۆ نمونە ناوی شتێکم پێ بڵێن کە ئیزعاج لەبەرەکرێ لە بایۆلۆجیا لە فیزیا لە شیمیا بەیانی شتێکیان پێوتم غەزەلی شتێکی ئەوا بوو چی؟ فینۆ؟ وەڵڵای نازانم بڵێ چی؟ نۆفتالین؟ فینۆلۆفتالین باش ئەم کەسەی کە ناوی ئەمەی داناوە مەعێن زمانی فز بووە چکە فینۆلۆفتالین ئەمی فێ وانە؟ باش فینۆ لەسەر وەزنی ژینۆ وایە؟ فینۆ لەسەر وەزنی ژینۆ ئەمە ڕەبتە پێوتر ڕەبتی زانیاری ئەگەر من لەبەری کەماوە لەبەریەکەم ژینۆ ئۆفتالی یعنی چاو ئۆفتال ما یعنی چاو ژینۆ ئۆفتالی ڕەبتێکم لە بینی ناوی ژینۆ لە بینی ناوی چاو ڕەبتک وازحە؟ جان ژینۆ ببیناتەوە وەڵڵی ترە خوا ڕەحم بێ چی؟ چی؟ ئەوە نیتاکتۆن ئەڵە بە ناوی هیلاری کلینتۆن لەبەرم کردووە تەواو عیبین ڕەبتە ڕەبت وازحە هەندێ ناو هەیە معقەدە لەبەر ناکرێ مەجبوری ڕەبتیکەی وەکو نمونەیەکی ترە سەی بڵێن با لەگەڵ کاریکەین یاڵە نمونەی شتێکی تۆزە ناخۆش یارمەتیمان من با حەلیکەین یاڵە هانگنیکتۆن چییە؟ وەڵڵا چسم سپێڵەکەی غەڵەت خوێنەوە چکە ئێمە هانگنیکتۆنمان نییە هانتینتۆن دزیزمان هەیە هانتینتۆن ئەو قاپێ بە عەرزە هانتینتۆن دزیز هانتینتۆن من ئەوە لەبەر یەکەم هانتینتۆن نەخۆشیێکمانە بوو ناوی مەیسینیە گرێیڤز بوو ئەی خوایم ناوە چۆن لەبەرکە وەڵا بیرم کۆتەوە مەسینە بە ناوی مەسینە لەبەرکە مەسینەکە گرتمی مەیسینە گرێیڤز تا وازحە شتی عەنتیکە بەس لەبیر تۆسە هانتینتۆن نزانی چییە؟ بەچی لەبەرمان کرد؟ هاندتینتۆن وەکو جەڕەس تاو ئێگەر لەبیری چۆ هاند خوا ڕەحمی پێ بکە اتفاقمان کرد ئاسانە ئێستا لەبەرکردن ئیتر بە ڕێگایە بڕۆ ئەوە ناوی ئەوەیە کەواتە ئەمە ئەوەیە لینکێکی بۆ دروست لینک باش هەندێک جار هەیە ناوەکان بە شیعر لەبەرەکرێت بەزەوە بۆ ئێوە قورسە ئەوە تۆزێک مەرحەلەیەکی پێشترە هەندێک جار بە شیعر لەبەرەکە وەکو ئینتان بیستوو ئەحمەدی ڕەس سەرە عین چاوە بەدەن قاڵەبی سمنە ئەکرێ واش لەبەریکی ئەوەش دەکرد لەبەری باش وەکو منیمۆنیکس چییە؟ منیمۆنیکس ئەوەیە پێشەکی هەر وشەیەک وەرەگرین حرفەکەی یەکەمی وەرەگرین حرفی ئەمە ژۆرەگرین حرفی ڕۆژەکە حرفەکەی دێڕێکی دەبێت ئێستا من بۆ یەو چوارشتە لەبەرکەم پلانین پارادایم پریزنتیشن پێرفۆرمانس بۆ یەو چوارشتە لەبەرکەم ئەڵێم خاڵی مشتەرەک لە بینیانە حرفی چییە؟ ئەڵێم 4P تا 4P اینجا لەبەر یەکەم P یەکەم پریزنتیشن P دووەم پارادایم P بۆ شواز وەکو کەلیمەی سمارت ئەم بۆ ناوی ئینگلیزی ئاسانترە بۆ ناوی کوردیش ئەتوانی دوای وشەکە پێنج وشەیە بۆ لەبەرکردن بیدایەتی وشەکە پیتی یەکەم یا پیتی دووەم وەرگرە خۆت ناوێکی هەزەلی لێ دروست
باش بەو شێوازە توانی شت دەبەرکەی. ئۆکێ باش یاسای 6 بۆ 6مان باس کرد. یاڵا یاساکان یادگە با گرنگترین بابەتەکان لە لەبەرکردنا چیمان باس کرد؟ یاڵا بەکرام ڕاجعیش بکەینەوە. فەرموو یاڵا چیمان باس کرد؟ بەهێماکردنی زانیاری. چی تر؟ کورکردنەوە. جەماعەتی ئەملا یاڵا گرێدان یعنی دەست خۆش. پرسیار لە خۆت کە چی تر؟ پرسیار بە گرێدانی زانیاریەکان. پێش ئەمە چیمان باس کرد؟ تەوە چی؟ تەوەرە نەبوو نا کورکردنەوە دەی ئەمە چی وە ئاوت؟ نیمۆنیکس. ئۆکێ ئێستاینە سەر یاساکان یادگە بەس باشی چیەکەین؟ باسی بەسەراتچوونەوەکەین. باسی چیەکەین؟ باسی بەسەراتچوونەوەکەین. ئاگادار بە هەموو شتانەی لەبەر یەکەی بە هەر تەریقەیەک بێ لەبەرت کردبێت پێویستی بە مراجعە هەیە. بەخێر بمرا پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە بەسەراتچوونەوە هەیە. پێویستەکە بەسەراتچوونەوەی بۆ بکەی. باش چۆن بەسەرداچوونەوەی بۆ بکەی؟ حەزەکەم بە معلوماتەوە ببین. کامڕۆ شتێک لەبەرەکەی. ئێستا مەسەلەن چ لاپەڕەمان لەبەر کردووە لەڕووی علمیەوە ئەڵێ دوای 20 دقە نیوەی و بیرە بێنێ. چەند؟ دوای 20 دقە نیوەی و بیرە بێنێ. تا 9 ساعات کەمتر لە نیوە و بیرە بێنێ. 24 ساعتی پێ بڕوا کەمتر. هەفتەیەکی بەسەرا بڕوا زۆر کەمتر. ئەگەر مانگێکی بەسەرا بڕوا ئەو خوا ڕەحمی پێ بکە. باش کەواتە بێت چی بکەین؟ مراجعەی ڕۆژانەمان هەبێ. بۆیە ئێمە زوو پێمان وتن چی بکەن؟ کەیتەوە لە مەکتەب مراجعەی و دەرسانە بکە ئەو ڕۆژە خوێندووتە. وا بوو؟ ئەو لەبەرەوەیە. ئەی مراجعەی هەفتانە چۆن بکەم؟ هەموو جومعەیەک یا هەموو پێنجشەمە و جومعەیەک تاقێک دوان دابنێ بۆ خۆت مراجعەی چی تیا بکەرەوە؟ گرنگترین ئەو بابەتانەی لەم هەفتەیە لەبەرت کردووە لە ئەدەبەکان، لە شەرحیاتەکان، لە ئەحیا، لە کیمیا، لە هەر دەرسێک. گرنگترین ئەو بابەتانی لەبەرت کردووە لەو هەفتەیە هەوڵ بە لێیان مراجعەی کرد. باشە بەمە چیەکەی ئاستی لە بیرچوونەوە بۆ خۆت کەمەکەیتەوە زیاتر بیرتەکەێت. من لەو سڕێک نازانم بەقەدەر مراجعە مهم بوو. مراجعە مهمترین سڕە بۆی بتوانی بابەتێکت لەبەر بێ. زۆر دووبارەکردنەوەی شتێک. باشە ئەزۆکە و کابرایە و لێنەیە نردووبیان چەرەز بکڕێ شتێکشکەی کڕی بوو. برادێک هەر بە واقع ڕوویا بوو لە ماڵەوە نردووبیان چەرەز بکڕێ. ژنەکە میوانەکەشتوەتی بەخوا ناڕۆ ئەدی برا حەمەدەمینیم نردیەشتمان لەو کڕێ. برا داهەمیانی دانا کە حەمەدەمینی ناردۆشت بکڕێ. بڕ پیاوی چاوە با بڕۆینەوە وەڵڵا مردەکانمان تووڕابن لێمان وەڵڵا بنانی ئێوارە حازرکەین. نا حەمەدەمینم ناردۆ چەرەز دەکڕێ. حەمەدەمین دیار نەبوو 10 دقەی پێچوو چارێکی بازاڕەکەشەمی 5 دقەیە. چارەشێ 20 دقە ساعت حەمەدەمین وەڵڵا هاتەوە. حەمەدەمین هاتەوە چی پێ بێ باشە؟ جەڕەسێکی پێ. حەمەدەمین نەماوە چەرەز کرا با وتی وەڵام بە جەڕەس تێگەیشت. فەلەبەر ئاگادار بە وەی وەکو حەمەدەمینت لێنەیە چەرەسێ لێنەیە بە جەڕەس. مراجعەی هەفتانە زەڕوری. باشە بە تایبەتی بە شتانەی لەبەرکردنە. مراجعەی مانگانە کێیە؟ ئەو کاتانە کە ئیمتیحانی مانگاناکە. ئەوە مراجعەی مانگانەیە. کەواتە تۆ بە ئاگات لە خۆ نییە پێشوەخت سعیەکەی لەناو پۆل جۆگری یەیتەوە مراجعەکەی دوای هەفتەیەک مراجعەکەی دوای مانگێکیش مراجعەکەی زۆر زۆر باش. 5 جار ئەو شتە هاتە تۆ مێش کرد. زۆر شتێکی باشت کردووە. ئۆکەی؟ کەواتە ئەمە یاساکانی یادگە. باش یاساکانی پەردان بەخوت. پێشەوە بچینە سەر یاساکانی پەردان بەخوت. تا ئێرە پرسیارمان هەیە؟ پرسیار بەڵێ ئەکرێت ئیمتیحانی خۆت ئەکرێت. هەڵێ ئەکرێ هەفتانە ئیمتیحان بکەین ئەڵێن بەڵێ ئەکرێت. ئیمتیحانی خۆت بکەین. ئەوان بە کەیفی خۆتان. هەتانە حەزەکات دەنگی بەرز بێ، هەتانە حەزەکات بە چاو سعیکە، هەتانە حەزەکات بە نووس بۆ دەدانیشتن ساعتکەن، هەتانە حەزەکات بە نووسین سعیکە بە کەیفی خۆت. ئەوە بە کەیفی خۆت. هیچ علاقەی بە باشی چاکیەوە نیە. هەر کەسە و تەبیعەتێکی هەیە حەزەکە قاچی بە حەوا بێ سعیب. طبيعي يعني ئاسایی زۆر طبيعي. ئەو علاقەی بە شخصەکەەوە هەیە. علاقەی بەوە نییە چۆن سعیەکە یا چۆن نایکی. برادێکمان هەبوو لە کولێ چۆن سعیە کرد. کتێبەکانی ئێمە قەبوڵ گەورن. ئەم کتێبەیە گرت ڕۆیشت و هات و سعیە کرد. جا کتێب دەستێشێنێ ئەگەر زۆر قوڵدوانێ ئەڕۆیشت و هات سعیە کرد. بۆیە مراجعەی کاتەوە کتێبەکەی ئەوا لێ کرد. شتی خسە سەر ملی ئەڕۆیشت و هات مراجعەی کرد. طبیعەتی خۆیەتی
والله یەک جەوی هەبوو ئیتر نازانم لێم زۆر فول جەو و دەرەجەشی زۆر باش هەر کەسە و تەبیعەتی خۆیت ئاگادارم هەر کەسە و تەبیعەتی خۆیت يلا نازانم هیچ تغییری تیا بکە جارجارە دەستکاری بکە یە ڕۆژێک شتێک پێش شتێک کەم هەموو ڕۆژێوا داناهەستی نام خۆیت جازان چی بکەین جا سای بکەین ئەم نەعەم جارە مەسەن شتێکی کە بکە ڕاضێ بکەین جا نام خۆ سای گایمەن گۆڕانکاری ئەگەر هەموو جارێ لە یەک کۆڵانەوە چی بۆ دەوامم جارە لە کۆڵانێکی کۆ بڕۆ دایمەن گۆڕانکاری باشە دایمەن گۆڕانکاری یاڵە ها ئەو کوژن ئێسایمەک هەڵێ سەبرگرتن لەسەر خوێندن ئەڵێ من سەبرم نییە مەگە دوای قسە بکەین ئاخر پرسیار بۆی بچمە سەر مۆزوع یاڵە لەسەر ئەو مامۆستایی کە خۆت زۆر پێت خۆشە لەگەڵ لا بڕۆیت جان نازانم هەڵێ چی دوایی بەخوا گوێم لە مەگە دوایی لە نزیک ئەڵێم لەسەر مەلزەمەی ئەو مامۆستایە بڕۆ کە خۆت پێی مرتاحی ئەوەی مەکتەبە لەسەر ئەوەی مەکتەب باشە سەرشکەتان لێ بکەم پەرداخیاوتان بن سەرشکە بکەین ئامادەن هەر زۆر ئامادەن باش سارێکتان لێ یەکەم کابرایەکە بێ ئێوێ $1 ملیۆن ببەخشێ بە خەڵک چەند ئیتر هاتووە بە سەریاوەڵە $1 ملیۆن بەخشم بە خەڵک خوا یاوێتی چیەکات نازانم زەکاتیاندا چیەکە فێڵ بازە بێ سێ سنووق دانێ سێ سنووق سنووقێکیان ئاڵتوونە لە ئاڵتوون دروست کراوە سنووقێکیان زیوە سنووقێکیان برۆنزە پارەکەی قسۆتە سەر یەکێک لە ناو یەکێک لەم سنووقانەیە باش دقت لەسەر سنووقی یەکەم کە ئاڵتوونە نووسراوە پارەکە لێرەدایە ئیشارەتی بۆ کراوە ئیجازە بە لەسەر سنووقی دووەم کە زیوە نووسراوە پارەکە لێرەدا نییە لەسەر سنووقی سێم کە برۆنزە نووسراوە پارەکە لە سنووقی ئاڵتوونەکەیان نییە سنووقی ئاڵتوونەکە نووسراوە پارەکە لێرەیە زیوەکە نووسراوە لێرە نییە لە برۆنزەکە نووسراوە لە ئاڵتوونەکەیان نییە ئەی لە شوایە پاشا کابراڵێ کابرای دەوڵەمەند ئەڵێ ئەم سێ دەستەواژەیە دەستەواژانی ئەم سێ دێڕە کە نووسراوە پارەکە لێرەیە لێرە نییە لەویانە یەکێکیان ڕاستە ئەو کەسەی کێتە ژوورەوە ئەبێ یەکسەر پێم بڵێ کام دەستەواژەیە ڕاستە ئەگەر زانی $1 ملیۆن بەخۆی ئەگەر زانیتان یەک پەرداغاڵتان ئافەرن بۆ سەپەڵەمەکە بۆچی کێڵە وایە بیسەلمێنە دەستەواژە ڕاست نییە بەس ئەڵێ دەستەواژە ڕاست نییە بیسەلمێنە تۆزە بالیان تێک بە بۆ لە ئاڵتوونەکەیانە بێت ئاڵتوونەکان لێرەیە چکاڵتونەکە چی؟ نووسرا ئاڵتوونەکە نا لە ئاڵتوونەکانێ دوای پێتەڵەم بوو یاڵە تۆڵێ چی؟ نا لە برۆنزەکەشان نییە لە زیوەکەشان نییە بۆ لە زیوەکانە بەڵامەکە بزانیان لە چی بۆسە بس ڕاستخۆش ئافەرم ئاسمەغەڵێکی لە خۆمان نایبین بارەکەڵڵا ئۆکێ تامل لێم تێگا لە کامیانە بۆ نا وەڵامەکە و ڕاستە بەس دەلیلەکە و بەخۆت نییە بە دەلیلەکە و بەخۆت وەڵامەکە لە زیوەکایە بەس بۆ سەبەب بۆ لە زیوەکایە عیلاقەی باڵتوونەوە نییە بۆ لە زیوەکایە بەڵگەکە خوێندنەوەی دێڕەکانە بە وای زانی
عفر راسك عفر بالضبط لكامانه لزيوكا على يقد استواج راسته اگر بلي لا اوتونكايا كواتا دستواجي زيوكاش راست اگر بلي لا برونزيكايا كواتا دستواجي زيوكاش راست كواتا لزيوكايا قال جوي مينه قلت نقشت لبسارك ما حل ماك ازانم هنيكي تنقشت جوي مينه سری یاساکانی پەرەدان بە خود دوو یاسامان ماوە تاریکن یاساکانی پەرەدان بە خود مەجموعە یاسایە یەکەم بۆی سەرکەوتوو بین بەردەوام بین لە سەرکەوتن حەفتانە جۆ بگرە لەو بابەتانەی کە هانتەدا بۆ باشتربوون لە ژیان بۆ بەهێزتربوون لە ژیان بۆ بەردەوامبوون لە ژیان بیکە بە یاسا هەموو هەفتەیەک نیو سەعات سەعاتێک کوێ لە یەک بابەت بگرە کە هانتەدا بۆ سەرکەوتن و بەردەوامی لە سەرکەوتن باشە اگر تو هەفتەی نیو سەعات جۆ بگری لە ساڵەکە تقریبا 30 هەفتەت هەیە یا 40 هەفتەت هەیە کە لە کاتی دەوامای کەواتە 40 نیو سەعاتی گوێت گرتووە کەواتە 20 سەعات گوێت گرتووە کەواتە بڕێکی زۆر باش ئەمەوات لێکە بەردەوامی لە پەرەپێدان بە خۆت جۆ لە چی ئەگری لە یوتیوب بە کوردی بابەت هەیە مثلا ئێمە هەمانە مندام بزانەوە خەڵکی تر دای بزاندووە هەیە گوێی لە بگرن بە عەرەبی هەیە و بە ئینگلیزیش هەیە بە عەرەبی و بە ئینگلیزی ئەگەر جۆ بگری سپادەی کەژەکەی ئەوەیە فێری زمانەکە بێت اوكي هاندانی ناوەکی هەموو ئەو ئێمە بۆتان باسەکەین ئێستا هەمووی چییە هاندانی دەرەکیە وا بکە وامە ڕوا بچوو نە لەوە مهمترەوەی لە ناوە خۆت باوەڕت بە خۆت هەبێت تااقەت هەبێ و شتە بکەیت ئیمانت بە مۆزوع هەبێ ئەویش بە چی دروست دەبێ بە هەمووی ئاهابوونی ئامانجێکی بەهێز و وەڵامی 6 جار وەڵامی بۆت دابێتەوە 6 whys بازە حەبەرەزان هاندانی ناوەکیەوە لە من و تۆکە بەردەوامی لە ئامانجەکان تەلەبەمان هەیە ئاگادار بن مانگی یەکەم و دووەم عادەتەن پرسیار قورس وانی جەماعەت پرسیار قورس تەلەبەمان هەیە مانگی یەکەم پێشەوەی ئیمتیحاناتی هەبێ سەد هاوارەکە باش ئەچێ بۆ ئیمتیحان 20 لە 50 15 لە 50 7 لە 50 وایە وانی جەماعەت دەرەتە نایەنێ چکە مانگی یەکەم پرسیار قورسە و تۆش لە مامۆستا حاڵی نیت هێشتا ئوسلوبەکەی نازانی چۆنە مامۆستا دەرەجە کەمێنی دوای مانگی یەکەمە لە چی؟ نەوەش باشە مانگی دووەم ئیمتیحانەکە دەرەجەکانی تۆزە بەرزەکاتەوە 25 26 30 بەخوا هەرچەند سێرەکە دەری ناوێ خەڵێ هەشتاش خراپ نییە مانگی سێیەمە بێ بە 40 وەڵڵاهی هەفتایی بیچیاڵێ وەرتەعیناتەکە نییە کاتێک ئەزانی بە 6 نەزاتێ لە 100ەوە بێ بە 6 لەبەرەوە وریابن هاندانی ناوەکیە وات لێیەکە سارد نەبیتەوە بە تایبەتی ئەو وەزعی پار ڕوویە پرسیار تێ بیخینە ئاخیر یا ضروری مامۆستا دەڵێن ئەوانەی کە لە پێنج دەبنە شەر مەکتەبەکانیان دەدۆ بەسەرچ دوای بەسێکی بەسەرچ کاتە هاندانی ناوەکی ها اتفاقمان کرد هاندانی ناوەکی خۆت لە ناوە باوەڕ بەو وەزع بکە کەیکی گەورەبوون لەگەڵ ئامانجەکەت کە دەرەجەیەک گەیەنی دەسۆشی لە خۆت هەموو ڕۆژێک ئامانجەکەت لەگەڵ یابژی من زەلامێکی سەرکەوتوو ناناسم کە لەگەڵ ئامانجەکەیان نەژی ڕۆژانە بیری لێ نەکاتەوە خەونی پێوە نەبینێ هەوڵی بۆ نەدا هەلاماری نەدا عوزریش هەیە ڕاستەکەن زۆر عوزر هەیە زۆر ڕێگری هەیە زۆر ناڕەحەتی هەیە بەڵام ئینسان هەدەتوانێت سەرکەوتوو بێ نمونەی تەلەبەیەکتان بۆ هێنمەوە لە ساڵی هەشتاکانە لە سلێمانی ساڵی هەشتاکان تەمان پۆلی 6 قورسترە لە ئێستا زۆر قورستر بۆ لە ئێستا امتحانات نزیکە بێتەوە هیچ سەری ساڵ بە کەلۆری باشە امتحاناتی بە کەلۆری نزیکە بێتەوانێ ئەم زەلامە لەبەرەوەی یەک دوو برای لە پێشمەرگە بوون کوردایەتیان کردووە بە عەزراویانەنێ ناگیرێت بۆی ئەو دوو برایی بۆ ناگیرێت کێ گیرێ ئەم برادەرەمانە گیرێ کە تەلەبەی شەشە و مانگێک کەمتری ماوە بۆ امتحانات ئەیگرن وی بەنە سجن لە ئەم نەسوورەکە معروفە ئەم نەسوورەکە لە سلێمانی لەوێ دایانێن ئەمیش یەک داواکاری هەیە لە قیروسیاتی ئەم هەڵەدەن بەس یەک داواکاریم هەیە تۆ خوا جێبەجێکردن لەن چییە هەڵێ کتێبەکان و دەفتەرەکانم بۆ بێنن با لێرە سایک با امتحانەکەم نەفوت کتێبەکانی بۆێنن دەفتەرەکانی بۆێنن سایەک نزیک امتحاناتە بێتەوە لە یەک داواکاری ترم هەیە ئەلە چییە ئەلێ بەس ئیجازەم بن ئیجازە بڕۆم امتحانەکە بکەم و بێمەوە بەڵێن قەیچێکە با یارمەتی بین ڕۆژی امتحان بە کەلەپچەکرایی تا لای مەکتەبەی بن کەلەپچەکانێکەنەوە لە ژوورێکە دایانن تا جوای پرسیارەکانەدات کە تەواو بێ ئەیهێنەوە بەڕەئی ئێوە
ئەگەر من لە بری ئێوە بم من لە بری ئەو بم یا ئێوە لە بری ئەو بن تااقەتی سەعیتان هەیە تێ هەڵڵان نانێکی ناخۆش ژوورێکی تاریک نازانی ئەمری ئەمێنی تیاچی ئەو کوژن بەرتێنە خوارەوە نازانی چیت لێکەن جەوێکی خۆشە یا خۆش نییە جەماعەت جەوێکی خۆشە هەر زۆر ناخۆش لە ئاخیران برادەرە چۆن دەرەچێت دەرەجەکانی واز نانێ بە یەکەی مەکتەبەک بە یەکەی مەکتەبەک ئێستا حەیون یورزەق ئێستا ماوە حەزەکەی دوای ناوەکەتان پێڵم سای لێ باشە چی وای کرد ئەم زەلامە وا بمێنێت گەورەبوون لەگەڵ ئامانجەکەی لەگەڵ هاندانی ناوچی فقط ئەگینە لەو کاتانەیە ئینسان تااقەتی چی نامێنێ ئەگەر ئەمانە نەبن هاندانی ناوەکی نەبێ لەگەڵ گەورەبوون لەگەڵ ئامانجەکە بێت نەبێت ناتوانی بگەی بەو نەتیجەیە تەواوە ئێمە تۆزێش لەکە سار بێ ژوورەکە گەرم بێ ڕاستەقی ناکەم هەنجامی کرد خۆ بە خۆت یەکەی وای ئەوانیە شاش دەرسم خوێنووە ئەمڕۆ ئینجا من چی بکەم باوکت چی بکە ئاگادار بن ها خەڵک هەیە زۆر بە ناڕەحەتی دەرەجایێنێ زۆر لە بارێکی ناخۆشە بەڵام دەرەجە ژێنێ ئۆکەی یاڵە یاری و شیکاری مەتەڵ ئەو ئێستا لۆخزێکم لەپرسین یاری و شیکاری مەتەڵ یەک نەک بۆ پۆلی دوانزە بەردەوام خەریکی ئەو یاریانە بن بۆ بەردەوام بە قووەتێکە زاکرەت بەردەوام بە قووەتێکە حتا ئەڵێن ئەگەر ڕقەمت خوێنەوانە لەسەرەوە بیخوێنەرەوە بخوارەوە مەڵێ 1 2 3 4 5 6 7 9 داگە تەمرینی ورگەکەی بڵێ 20 19 18 17 16 بۆ تەرکیزت زیاکە و هەتا نزیک بیتەوە لە ڕقەمێک حەماس زیاد فەنێشکەتان پێ بڵم کە سەعی وەرەقەکانتانەکەن لە وەرەقەکانتان بۆی تااقەتی نەچێ بڵێ 50 لاپەڕەم ماوە مەسەلەن 50 لاپەڕە داخڵە لە یەکەوە بۆ 50 تۆ چی بکە لاپەڕەی یەکەم کە بە 50 دووەم کە بە 49 سێم کە بە 48 و هاکەزا هەر لاپەڕە هەڵەیتەوە و کەمە بێتەوە زیاتر ماندووبوونەکە و کەمە بێتە زیاتر هانی خۆتەی ساوی اتفاقمان کرد تاقی گەرەزانە خۆش یا خۆش نییە منەوە ساکە لە کۆنفۆم تەمرینی ورجیان پێکردین کاگێڕش یان کوشتین 40 تەمرین 40 جار 50 بۆ 6 جار لە 2 دقیقە بیکە ئێفریان ناکەی مەجبور 60 59 48 بۆ 60 بۆی تەواوی تەکنیکێکە بۆ زاکیرێش بەکاری تاقیکەنەوە بچنە ماڵەوە کتێبێک وا لێ بکەن هەمووی مثلا کتێبەکە 200 لاپەڕێ لاپەڕەی یەکەم کە بە 200 لاپەڕەی دووەم کە بە 199 بۆ 60 هەمیشە تۆ سەعیەکەی بەرەو کەمیەتی نەک بەرەو زیایی مرتاحیت ئۆکەی بۆی سارد نەبیتەوانێ گەورە بیت لەگەڵ ئامانجەکەت هەموو ڕۆژێکت کە لێ ڕوا بڵێ هەنگاوێکی تر نزیکتر بوومەوە لە دەرەجەکەم نەک بڵێ هەنگاوێکی تر نزیکتر بوومەوە لە نەکبەتێکە چاقمان کرد کەواتە ئێمە چی بوو یاساکانی پەرەپێدان بەخوت چەند یاسامان باس کرد یاڵە چەند یاسامان باس کرد یاڵە واز لەوە بێن چەند چی و چی بوو بۆسە دایمە تۆ دەزەڵە بڕی ڕاوەسە ڕاوەسە ڕاست ڕاست ماماژە زەڵ بڕێ یاڵە یەکێکم پێ بڵێن یاڵە دەی ئافەرم تۆ ئافەرم هاندانی ناوەکی دەست خۆش بڵێ گەورە بوون لەگەڵ ئامانجەکەت گوێگرتنی ئەفتانە دەست خۆش یاڵە 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 ئەوانەی ئاوەکانتان وەرگرت ئەڵێ هینی یانەتێ بڵێ جان لۆخز ئافەرم چیتر چیتر ئەوەی پێشتر بوو ئۆکێ خۆی مایەت ئاخر خاڵ وەهمەکانی خوێندن هەندێک وەهم هەیە خێرا پێت بڵێ موریای بە فێڵت لێ نەکەن خەڵک هەندێک شت هەیە ئێمە بە خیبرەی 8 ساڵ دروست بووە لە لامە 8 ساڵ لەگەڵ تەلەبە هەندێک شتێ تەلەبە لە خۆی کردووە بە شتێکی زۆر مهم بەس لە ئەسڵاوان نییە ئەمانە پێوە پیان بڵێن وەهم وەهمەکانی خوێندن چین وەهم یعنی چی وەهم یعنی شتێک کە لە واقعا ڕاست نییە بەڵام من بەڕاست ێزانم ئۆکەی زەلامێک خۆی زۆر بەقوت نییە بەس من زۆر بە بەقوتێ بینم واقع نییە ئەو وەهمە ئۆکەی زەلامێک مەسەلەن جوان نییە بەڵام من زۆر بە جوانێ بینم ئەو وەهمە اتفاقمان لە خوێندنی شا کۆمەڵە شتێ وەهمە ئاگادار بن یەکێک لەو وەهمانە چییە مامۆستای تایبەت گیرم خواردە بەدەست تەلەبەوە کە یەک جەدوەلی بۆ دا ئەنێم 7 مامۆستای هەیە 5 مامۆستای هەیە یا 3 مامۆستای هەیە هی تایبەت من لێرە قسەکانم بە هەڵم تێمەگەن نەموتۆ مامۆستای تایبەت باشە یا خراپە من ئەقم چێ بەسەرەوە
من بەشی خۆمت پێڵە من ئەڵێم وەهمێکی زۆر خراپە ئەگەر وا هەستکەی مامۆستات نەبێ ناتوانانی سەرکەوتوو بی هەڵێ تەجروبەم هەیە لەگەڵ تەلەبەیە باوەڕتانە بێ هەیە حەوت دەرسی مامۆستای هەبووە بە هەزار حاڵ هەفتای هێناوە هەیە هیچ مامۆستای نەبووە سەر و نەوەتی هێناوە یا ئەو دەرەجەی هێناوە کە خۆی هەیە شەرت نییە نەوە بێ یا هەشتا بێ مشکلەم نییە چەند هێنی ئەو دەرەجەی بێنە کە خۆت دەتەوێت و بەعەکسیشەوە هەیە حەو مامۆستای هەبووە دەرەجەی هێناوە طبعا قەز دەکەم حاڵی بوون سەرکەوتن مەبەستنەوانێ بە شتێکی تایبەتەوە بڵێن ئەگەر ئەوەمان نەبێ سەرکەوتوو نابین گەورەترین نەخۆشی ئینسان لەسەر کوڕەی زەوی ئازانن چ نەخۆشیەکە نەخۆشی جەستەیینەیە be happy when من دڵخۆشە بم کاتێک پارەمە بێ من دڵخۆشە بم کاتێک دەرەجایەنم من دڵخۆشە بم کاتێ ئێسمە و کۆلێجەکە ژێنێ پارەکەشی دەسەکەوێ دڵیشی خۆش نییە ئەزانم بۆ لەبەرەوەی هەمیشە چاوەڕێی مستەقبەلێکە کە ئەو مستەقبەلە یەتە پێشەوانێ حەزی لێ نییە ئاگادار بن وەهمێکی زۆر گەورەیە گەر وابزانی هەبوونی مامۆستا بە تەنیا سەرکەوتووتەکە وامی دووهەم مەلزەمە زۆری وەڵاهی ئەڵێن دەفتەری یەکەمەکەی پار وەرگری زۆر باشە یەکسەر سوبحان الله ئیلهامە بووە سەعی بۆ کرێن ئەڵای توانێ چێوتیوە ئاگادار بن مەلزەمەکەی پارکت نەخەشتیوانێ باوەڕتان هەبێ ئەوەی کە ئەتوانێت دەرەجە بێنێت تەنها خۆتیت بەکارەنانی ئێرەیە بەباشی ئەوەی کە ئەو گەیەنێ بە سەرکەوتن لە ژیانە خۆتیت کەسی تر نییە بەڵام ئەوانی تر وەسیلەن ئێمە وەسیلەین کە لە پرۆگرامی سەدی فێر دەگەین وایە کوڕەکان ئێمە وەسیلەین لەگەڵتان کتێبەکەت وەسیلەیە مامۆستاکەت وەسیلەیە قەڵەمەکەت وەسیلەیە ئامرازە ئەوەیەت گەیەنێ بە سەرکەوتن خۆتی اتفاقمان کرد بە ویستی خواست کە گەر خواویستی لەسەر نەبێت ناگەی بە سەرکەوت حەزەکەی دنیا قسە وەهمێکی تر لە وەهمەکان خوێندنگا کەوتم باسیەکەم تکایە ئەگەرەتەوێ خوێندنگاکە و بگۆڕی لەم مانگەیە خێرا تاویکە لەم هەفتەیە لە هەفتەی داهاتوو جەژنە هەفتەی دوای لەسەر حەلیکە نەک نیوەی ساڵ ڕۆیشتووە و ئینجا وەڵاڵێن ئەم مەکتەبە باش نییە و مەکتەبە باشە تکایە هیچ ساڵێ نەمبینیوە تەلەبەیەک پرسیاری مەکتەبم لێ بکا کە بیگۆڕێ ئیلا زەرەری کردووە چکە بۆ لە نیوایە بیرەکەوێتەوە دوو مانگە داوامی کردووە ئینجا بیرەکەوێتەوە مەکتەب بگۆڕێ تەمان کە مەکتەبە گۆڕی مامۆستاکان جیاوازن برادەری تازە بینی جەوێکی ناخۆشە بیدایەت وایە هەر لە خۆتە تووشی کابانی تکایەکی برانە وەهمێکی هەڵەیە وەهمێکی زۆر 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 هەڵەیە ئەگەر وا بزانی مادەم تۆ تەلەبەی فڵان مەکتەب نیت دیتە سەرکەوتوو غەڵەت هەر زۆر زۆر غەڵەت لە سلێمانی مەسەن لێرە یەک دوو مەکتەب لەوانەیە هەبێ بەخۆت بێ ڕزگاری چۆتان هەیە ئەوانەی کە خۆتانی زان باش یعنی ئەگەر من تەلەبەی ئەو مەکتەبە نەبم ئیتر سەرکەوتوو نابم ڕاست ئەگەر لەو مەکتەبە بی لەوانەیە ئاسانتر بگەی بە نەتیجە حاڵی بوون من ناڵێم مەچۆ لەو مەکتەبە ئەڵێم بچۆ بە زوان نەزانی بە تەنیا ئەوە سەرکەوتووتەکە ئۆکەی بە تەنیا ئەوە سەرکەوتوت ناکە نەموتۆ هەڵێ ئەڵێم زوو بیگۆڕە یعنی دوای مەخەلێ دوای مانگێک لە دەوامی جا بیگۆڕ ئێستا بۆ دەستکەوت باشە ئەڵێم وا بزانی بچیتە مەکتەبێک لەبەرەوەی ئەگەر لەو مەکتەبە نەبی سەرکەوتوو نابی ئەوە غەڵەت ئەوە غەڵەت اتفاقمان دەوڵەمەندی وەژاری وەڵای ئێمە فەخیرین لەبەرەوە دەرەجە ناین لەبەرەوەی ماڵەکەمان سێقات نییە هیچ علاقەی بەوە نییە نامەی بەمەوە سەرکەوتوو بوو هیچ وان نییە علاقەی بەم شتانەوە نییە سەرکەوت ئەمانە وەسیلەن ئەگەر هەبن ئاسانتر پێیەگەم ئەگەر نەبن قرسر پێیەگەم بەسەر توانم پێ بکەم بەو شێوازە مامەڵە لەگەڵ پۆلی دوانزەیە ئاکرد وەهمێکی تر لەوە مەکان تەعین بوون زۆر پرسیارم لێ یەکەن دکتۆر بەڵێ کاک دکتۆر فڵان کۆلێج باشە بۆ تەمان نەزانم بۆ پرسێ ئێ بزانێت تەعینە بێ یا تەعین نابێ ئەڵێم نەخێر باش نییە لەبەرەوەی تەعین بوونی نییە ئێ لە فڵان کۆلێجەوەیش نیێت یاڵێ هەرچیەکە لەڵێم نیێتی طبعاً شێتەوە دەستمەوە بەڵام کاکە ئەگەر بۆ تەعین بوو نەخوێنی بە خەڵک نایە برایانە پێتان بڵێم والله رزقتان لەسەر خوایە والله العظیم والله العظیم رزقتان لەسەر خوایە کەس ڕزقتان نایی لە خوا نەبێ هەوڵدانیوێ بەس فقط بخوێنە بۆ بەشەی حەزت لێوە زانی کاریگەری هەیە لەسەر وڵاتەکەت بخوێنە بۆ شوێنەی کە ئەزانی ئەتوانی باش بیپێشی باش خزمەت بکەی
هانی خەڵک بیتیایە بخوێنە بەو بەشە نەک لەبەرەوەی ئەو بەشە زۆر مهماتم بەو بەش دووشتی جیاوازە ئۆکەی ئەو ساڵە یەکەمی هەرێم لە سلێمانی ئەوەی کە منەڵێم 10 ساڵ لەوە پێش یەکەمی هەرێم لە سلێمانی چووە کۆلێجی چی باشە چووە کۆلێجی شەریعە لە ئەدەبیەکان یەکەمی هەرێم لە سلێمانی چووە کۆلێجی چی شەریعە طبعا هەمی کردی بە هەراو چۆنەچی بۆ شەریعە و بابەتۆ یەکەمی و بڕۆ بۆ قانون و نازانم هەچم بۆ شەریعە کاکە حەزمە شەریعەیە طبعا ێستا یەکێکە لە دکتۆرە هەر لە شارەزاکان لە شەریعەیە لە جامیعەش وا خەریکەوێ بە یاریدەری پرۆفیسۆر طبعا ئەبێ بەوە چونکە حەزی هیوایەتێتی چونکە توانای خۆی بەکارەێنێ لەبەرۆ تکایکی برایانە وەهم زۆر گەورەیە گەر وا بیرکەینەوە کە ئێمە ئەم شوێنە تەعیناتی هەیە نیەتی وەی کە تەعینتەکە شەهادەکەت نییە توانای توێ ئەزانن ئەمڕۆ لە عالەما ئەوەی کە خەڵک تەعینەکە ئەوە نییە سیڤێکە و زۆر درو درێژ بێ 6,000 شەهادەی تیابێ نە هەنوەرە فەرموو زانم چێ زانی فەرموو تعامل لەگەڵ خەڵک چۆنە ئەزانی چۆن تعامل لەگەڵ ئەم کێشەیە بکەی ئەتوانی ئەم بابەتە حلکەی ئەتوانی ئەوەیە شەهادە مهمە بەڵام تا ڕادەیەک ئەوەی تر ئەوانەیە کە تۆ چۆن تعامل لەگەڵ ژیانان تام نەمڕۆ خۆشحاڵم لە خزمەت جەنابتانە زۆر داوای لە بوونتان لێ یەکەم کە گەرمایەکی زۆر زۆرتان بوو ئینشاءڵڵا ئەم گەرمایەتان توش نابێت لە قیامەتە هەمووتان یەکسەر بۆ بەهەشت یەکسەر بە ئیزنی خوای گەورە لە کۆتایی ئاڵێم تکام وایە بخوێنە لە پێناو عیلم و معریفە باشە هەوڵ بە لە پێناو سەلماندنی خۆت بەردەوام بە لە سەلماندنی خۆت یەکێک بێت لەو کەسانی کە وڵاتەکەت ئیسفادەت لێەکەن نەک یەکێک بی لەو کەسانی کە تەنها ئیسفادە لە وڵاتەکەت دەرێت بارك الله فيكم بخير بني أخوة السلام عليكم